لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی گەلی کوردستانەوە ڕۆژتان باش من ڕێبینیار ئەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بۆ ئەمڕۆ چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادەکردوون، هەروەها دوو تەوەری سەرەکیشمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر وەرگرتنی خەڵاتێکی نێودەوڵەتی یەکێتی ئەوروپا لەلایەن گەنجێکی نابینای بەهرەمەندی هەرێمی کوردستان. ئەو گەنجە بۆ خۆی چەندین بەهرەی هەیە. یەکێتی ئەوروپا لەم ماوەی ڕابردووە خەڵاتێکیان پێدا لە پای کارکردنی بۆ ئاشتی و لە پای کارکردنی بۆ پێکەوە ژیان و چەند بابەتێکی دیکە گفتوگۆی لەسەر دەکەین لەسەر گرنگی پێدانی ئەو خەڵاتە و چۆن ئەم هەڵبژێرا بۆ ئەوەی ئەم خەڵاتەی پێ ببەخشرێت. لە تەوەری دووەمی بەرنامەکەشماندا گفتوگۆ دەکەین لەسەر هەڵوێستی لیژنەی پەروەردە و خێدنی باڵای پەرلەمانی کوردستان لەسەر دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن. ئەوەی کە ڕوونە ئێستا وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە کە لە ڕۆژی 27 نۆ دەست بکرێت بە خوێندنی ناوپۆل بۆ پۆلی 12 ئامادەی و لە ڕۆژی 10 دەش دەست بکرێت بە خوێندنی ناوپۆل بۆ قۆناغی 1 و 2 بنەڕەتی، لە قۆناغی 3 بنەڕەتی تاوەکو 11 ئامادەی بڕیار دراوە کە بە شێوەی ئۆنلاین و ئەلیکترۆنی بێ. ئەمە ناڕزایەکی زۆری لە نێو خوێندکاران و مامۆستایان و تەنانەت پسپۆڕانی پەروەردەش دروست کردووە. بەڵام وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا سوورە لەسەر بڕیارەکەی خۆی و دەڵێت بەو شێوەیە بەردەوام دەبێت. جگە لەوەش وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە کە خوێندن لە نێو کەمپەکانی زانکۆ دەست پێ بکاتەوە، بەڵام سەرەتای خوێندن ئەوەی کە ڕاگەیەنراوە بە شێوەی ئاوێتە دەبێت، بەڵام 3 هەفتەی سەرەتا ئەویش بە هەمان شێوە بە شێوەی ئۆنلاین و ئەلیکترۆنی دەبێت، دواتر بە شێوەی ئاوێتەی دەست پێ دەکات ئەو بەشانەی کە پێویستیان بۆیە کە وانەی پراکتیکیان هەبێت دەگەڕێنەوە نێو کەمپەکانی زانکۆ و هەمان کاتدا بۆ وانەکانی تیۆریش بە شێوەی ئۆنلاین و ئەلیکترۆنی دەخوێنرێت. زۆر کەس دەڵێن ئەمە تەنها بابەتێکی فێرکردنە، پەروەردەکە لە یاد کراوە ئەگەر بێت و بەم شێوەی خوێندن دەست پێ بکات. دوایەوەش لە ساڵی ڕابردوو لە وەرزی دووهەمدا تەنها بۆ ماوەی 1 مانگ خوێندن لە نێو پۆلەکان کرا، لە 26 دووەوە خوێندن ڕاگیرە. حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە چەند هەوڵیاندا کە خوێندن بە شێوەی ئەلیکترۆنی و ئۆنلاین دەست پێ بکەن، بەڵام سەرکەوتوو نەبوون لەو بابەتەدا. ئەی ئێستا بابەتەکە چی گۆڕاوە؟ یاخود وڵاتانی دەوروبەرمان وڵاتانی جیهان بە خوێندنیان لە نێو پۆلەکان بە ڕەچاوکردنی ڕێنمایە تەندروستیەکان دەست پێ کردووە. ئەی بۆ لە هەرێمی کوردستان ئەم خوێندنە بەو شێوەیە نەبێت؟ وڵاتی دەوروبەرمان سووریا و ئێران کە لە ڕووی ژێرخانەوە ئەوانی ژێرخانێکی هێندە گەورەیان نییە، ئەوانیش گرفتی قەیرانی داراییان هەیە بە هەمان شێوە هەرێمی کوردستان، بەڵام بۆ ئەوان توانویانە لە نێو پۆلەکان دەستکەنەوە بە خوێندن، بەڵام لە هەرێمی کوردستان ئەو بابەتە دەست پێ نەکراوە. هەڵوێستی ئەندام پەرلەمانەکان بە تایبەتی لیژنەی پەروەردە و خوێندی باڵا لەم بابەتە چییە؟ میوانداری یەکێک لە ئەندامانی پەرلەمان دەکەین کە خۆی بۆ خۆی ئەندامی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵادا گفتوگۆی لەسەر تەوەرەکە لەگەڵدا دەکەین. وەک گوتمان هەر لە بەرنامەی ئەمڕۆ چەند بڕگەیەکی دیکەی جیاوازیشمان بۆ ئامادەکردوون. یەکێک لەو بڕگانە ئامادەکردنی فیچەرێکی تایبەتە لەسەر ژیانی گەنجێکی ناو شاری سلێمانی کە بۆ خۆی لە سەرەتای دەرچوونیەوە بیری لەوە کردوێتەوە کە پرۆژەیەکی جیاوازی هەبێت. سەرەتا پرۆژەیەکی بچووکی هەبووە، بەبێ پشتگیری هیچ کەسێک، ینی کوڕی دۆڵەمەند نەبووەوە، هیچ بەرپرسێکیش پشتگیری نەکردووە، بەڵام ئێستا توانوێتی کۆمپانیایەکی گەورە بکاتەوە. کۆمپانیای سەرەتا کاری بۆ دروستکردنی خانوو کردووە، یاخود ئەو کەسانەی کە خانوو تێک دەدەنەوە دروستی دەکەنەوە، ئەمان کارە ئەندازی و هەموو کارەکانیان لە ئەستۆ گرتووە. هەنگاو بانگاو کارەکەی فراوان کردووە. ئێستا ئەم گەنجە خاوەنی کۆمپانیایەکی گەورەیە، هەلی کاری بۆ چەندین کەس ڕەخساندووە. هە لە ناو هەرێمی کوردستان جگە لە ناو شاری سلێمانی لقی لە چەند شارێکی دیکەی هەرێمی کوردستان کردوێتەوە، هەروە هەنگاویشی ناوە کە بۆ ئەوەی کە لە شارەکانی ناوەڕاست و باشووری عێراقیش لق بکاتەوە، لقیشی لەوێ کردوێتەوە و دەڵێ خەونم ئەوەیە کە کارەکەم فراوانتر بکەم، بیکەم بە براندێکی جیهانی و لە سەتاسەری وڵاتانی جیهان لەق بکەمەوە. با بینەری ژیانی ئەو گەنجە بین.
من ئەندازیار هاوکار عەزیز مەحموود خاوەن دامەزرێنەری کۆمپانیای خێرا هاوس ساڵی 2010 بۆ 11 کۆلێژی ئەندازیاری بەشی شارستانی زانکۆی سلێمانیم تەواو کردووە. لە ساڵی 2013 بیرۆکەی دروستبوونی کۆمپانیای خێرا هاوسم لا دروست بوو. لە ساڵی 2013 کۆمپانیای خێرا هاوسم دامەزران و بە چەند قۆناغێک توانیمان ئیشی تا بکەین و تاو خۆناغی ئێستا یەکێکە لە کۆمپانیا ناسراوەکان و براندەکانی باری بیناسازی لە هەموو عێراق. وەکو هەموو گەنجەک وەکو هەموو دەرچوێکی زانکۆ منیش بە دوای کارە گەڕام، بەڵام ئەوی کە زۆر ئەمەیە باسی بکەم زۆر جێگای سەرنج بوو بۆ خۆم کە بریتی بوو لەوەی کە بە ئاسانی کارم دەستکەوت بە حکمەوەی کە خۆم حەزم لە کارکردن بوو و حەزم لەوە بوو کە بەرەو پێشەوە بچوم و لە هەر کۆمپانیای گۆرە گیرام ئاسان لیڤڵەکانم ئەبڕیان ئەم توانی مەسەرەن لە قۆناغێکم خۆتە زای لە کۆمپانیای گۆرەگری لە لیڤڵی خوارەوە ئیشەکەی دوای ئەوەی کە توانەکانی تۆ ئەبین و بەڕێوەبەری کۆمپانیاکە لێ هاتووی تۆ ئەبینن ئەگەیتە بەرەبەر ئەچیتە پێشەوە لە کۆمپانیەکان تاوای وای لێ هات ئەچوومە هەر شوێنە ئیشمە کرد ئەین دەسەڵاتی یەکەم مەگرتە دەست بە حکمەوەی کە سڵم ناکردەوە لە ئیشکردن و پابەند نەبووم بۆی کە من کاتێکی دیاری کراو ئیشەکەم لە کۆمپانیا بۆ تا چوار لە چوارەوە ئیتر هیچ پەیوەندیم بە کۆمپانیاکەەوە نەمێنێ، ینی کاتێکی زۆرم بدابینە کرد بۆ پرۆژەکە بۆ ئیشکردنەکە لە خەمی ئەویان نەبوو من بەپی ئەو موچەیە ئیشەکەم و زیاتر لەو موچەیە ئیشی بۆ ناکەم لە خەمی ئەوەیە بووم، ینی زۆربەی شتەکان کە ڕوبەڕوت ئەبێتەوانێ کاتێک کە تۆ تەخەڕوجەکەی تازن بەنسبەت تۆ لاوانەی بە شێوەی پراکتیکی نەچوو بێتی دەناوانێ. من یەکێک بناوانەی کە پرسیارمە کرد و شەرمم نەکرد لە ئەندازیارەکانی پێشخۆم کە تەخەڕوجیان کردبوو ڕایێژم پێ ئەکردن لە ئەنتەرنێت سێرچمە کرد هەر شتێک هات ڕوبەڕوومە بوانێ دەسەوەستان لەسەری نەئەوەستم ڕاست بوولانەی یەکەم جار بوو بەرێکەوترم لەگەڵ بۆ نمونە بڕینی جادەیە هەبوو بێ لەگەڵ بەرێکەوترم لەگەڵ تێکەڵایە هەبوو بێ، بەڵام ئەمە ئەوە ناگەێنێ کە لی بترسی ووا خۆت پیششانبی کە تۆ زانێرەیەکی واد نییە. منیش بە هەمان شێوەکو هەموو کەسانە بە شێوەیەکی لەوانەیە نەزەری بیست بێتم بە شێوەیەکی پراکتیکی و ئەمەلی نەمبینی بێ، بەڵام ئەوی کە لە خۆما بینیم ئەوی کە پێم لە خۆما خۆشم ویست بریتی بڵی کە شەرمم نەکرد و لە ڕێگەی ئەندازیارەکانی هاوڕێن پێش خۆمانێ ڕایژم پێکردن و پرسیارم پێکردن و لەو ئەزمونایە توانیم یەک لەو ماوەی ئیشکردنە توانیم ئەزمونێکی باش کۆ بکەمەوە لە بیناسازیە و لە ئیشی هەندەسەیە. دوو توانیم ئەزمونێکی باش کۆ بکەمەوە لە تەعاملکردنە لەگەڵ بازار و لەگەڵ بازاری ئەندازیاری. ئەمە وای لێ کرد کە بتوانم بیرۆکەکەم بە ئاسانتر جێبەجێ بکەم و بتوانم زیاتر لەو ڕێگەیە بێمە ناو خەڵکەوە. کێشەی بیناسازی لە هەرێمی کوردستان توانم بڵم بە شێوەیەکی گشتی لە عێراق یەکێک لە کێشە سەرەکیەکانمان بریتە لە دەستی کاری پیشەیی کە خاڵێکی لاوازی ئێمەیە کە بۆ دوو هۆکار ئەیگەڕێنمەوە. هۆکاری یەکەمیان بریتە لەوەی کە هیچ دامەزراوەیەکی ئەکادمیمان نییە بۆ پێگەیاندنی هێزی کاری پیشەی. پێشتر پێم وایە چەند شوێنێک هەبوون ئێستا سەناعە و بەشیکدار تاشیوانە هەبوو، نازانم ئێستا زانیاریەکی وام نییە کە ما بێدیانە، بەڵام بە شێوەیەکی بەرفراوان بە شێوەیەکی دیاریکرا و هیچ دامەزراوەیەکی ئەکادمی نییە بۆ پێگەیاندنی هێزی کاری پیشەیی کە بنچینەی بیناسازی هەموو جیهان لەسەر ئەوە ئەڕوا بەڕێوە. و دووەمین شت ئەوانەی کە لەم بوارەیە ئیشەکەن دوو لایەنن، ئەتوانم بڵێم لایەنە دوو شخصیاتە زۆرەکانیان بە مەجبوری ئەم کارە ئەکەن، یانی لەبەر بژێوی ژیانیان ئەم کارە ئەکەن و ناتوانن بە پرۆفشناڵی فێر نەبوون تەنها بۆ دەستکەوتنی کاتی مادی ئەو کارە ئەکەن، ینی بە چاوەڕێی ئەوەیە کە ئیشێکی باشتری دەستکەوێت تاعین بێت ئیشێکی ئیسراحەتی دەستکەوێت یا خۆت ببێ باش چەکدار و دابمەزرێ لە شوێنە. لایەنێکی تر بەشێکی کەمیان کە ئەتوانن وەکو پیشەی خۆیان سەیریان کردو وەکو پیشە و وەکو باگراوەندی خۆیان ئیشی لەسەرەکەن و کە ئەمە ڕێژەیەکی زۆر کەمیانە. ئەو لایەنە ئێمە کە باسم کرد هێزی کاری پیشەی زۆرترین کێشەی لەسەر و زۆرترین ڕێگری لە بەرەو پێشچوونی باری بیناسازی سیستمی بیناسازی لە عێراقا لە بەردەمایە.
سەبارەت بە کێشە زیایەکانمان کە لەسەر هێزی کار هەیەەوە ئێمە پێوەی ئەناڵێنی بریتیلەوەی کە بەو شێوازی کە ئەیبینن ئێمە زۆر ماندوو ئەبینانی ئەگەر ئەم کۆمپانیا یاخود هەر کۆمپانایەکی تر لە عێراقا هەبێت لە بواری بیناسازی کە ئەگەر ڕێژەی هیلاکبوونەکەی سەی بۆ دابنین ئەگەر لە دەرەوە بێ و لە وڵاتێکی سیستماتیک بێ لە 120 هیلاکە بن وەکو مەنجمنت وەکو ئۆپەرێشنی ئیشەکە لەبەرەوەی ئێمە لە هەموو کایەکانە ناتوانین سیستماتیک بێ ئەو کەسانی کە ئیشەکەن فێر نەکراون کە پابند بن بەکاتەوە و هەندەسەش و بیناسازی و ئەندازیاری بریتێ شەڕکردن لەسەر کات لەسەر کوالەتی لەسەر کولفە ئێمە لایەنی کاتمان زۆر لاوازە خۆتەزانی ئێمە لە 12 مانگا 3 مانگمان بە سەرما و بەفر و باران ئەڕوات نزیکی 2 مانگمان بە بۆنە ئاینیەکان وەکو ڕەمەزانی پیرۆز جەژنی ڕەمەزان جەژنی قوربان سەری ساڵ جەژنی نەورۆز بم بۆن و عرف و عادەت و کۆمەڵایەتی و ئاینیەکانە ڕۆکەواتە کاتێکی زۆر کەمترمان لە بەردەسە لە توانین بڵین کاتی کارکردنمان 6 مانگی تەواوەتی ئێمە ئیشەکەین کە زۆر کەمە وڵاتێک کە تۆ 6 مانگ بە تەواوەتی ئیش بکەی لە بیناسازیە زۆر کەمە و من وەکو خۆم هەوڵی ئەوماوە کە سیستمی ئیشکردن بگۆڕم ینی ئێمە هەتاکو ئێستا کوردستان و بە عێراق بەگشتی شەو هەمی خەوتووە وڵاتێکی خەوتووە من ئەمەیە لە داهاتوە بتوانین ژیان بگەڕینەوە بۆ شەویش مەسەلەن بتوانین ئێمە لەبەری وڵاتێکی دواکەوتوین لە سیستمی ئەندازاریە بتوانین ئەگەر ڕکابەری ئەو وڵاتانە بکەین هیچ نەبێ ڕکابەری وڵاتانی دراوسێمان بکەین ئێمە ئەبێ کات بگەڕێنینەوانێ بە شەو بە ڕۆژ بتوانین ئیش بکەین و لە کاتی ئەو کاتانی کە وەرز ڕێگە پێدراوە بۆ ئیشکردن و فراهەم کراوە کاتی ئیشکردن زیاتر بێ بە 8 ساعت نەبێت 12 ساعت ئیشکردن بێ بە وەکوی کە جەناب ئەیبیان زۆر جار هەیە تۆ بێ لە کاتی گونجاوە هەدەفی گونجاو بپێکی یان گۆڵی خۆت بکەی مەسەلەن لەو کاتانی کە گونجاوە بیخوازیتەوە بۆی کە ئیش و هەدەفی خۆت بخوازیتەوە دووەمیشت کە وەکو وتم کات زۆر میمە هێزی کاری ئێمە پامبەد نین بە کاتە وەکو ئیشکردن کە ئەتوانم بڵێن تەمەڵیەکیان تایە تا ڕادەیەک کەمترین کات ئیشەکەن کە ئەکرێ زیاتر و دووقات و سێقات بەرهەمیان هەبێ بەڵام یەک قات بەرهەمیان هەیە وەکو لایەنێکی تر هێزی کار کە بریتێلەوەی کە جارێکی تر مەسەلەن سیستماتیک ئیش ناکەن ینی بۆ نمونە هەتاکو ئێستا ئێمە وەستایەکی کوردی بەڕێز هەر فێر کراوە دەستخۆشی لێ بکەی ئەگەر ڕەخنەی لێ بگری تووڕە ئەبێ ینی ئەوە یەکێکە لە کێشەکان کە وارانە هاتووە کە تۆ وەکو ئەندازیارێک وەکو تیمێک ڕەخنەی لێ بگری زۆر ئاسایە تۆ ینی بە ڕەخنەگرتن گەورە ئەبی بە ڕەخنەگرتن تۆ ئەچی بەرەو پێشەوانێ ئێمە بەردەوام ئەوانە وا ڕاهاتون کە مەسەلەن هەر دەستخۆشیان لێ بکرێت ئەگەر بێت و ڕەخنەیەک لە ئیشەکانیان بگری بەهانەیەکی نامەنتەقی بۆیە هێننەوانە ینی واو لێ یەکەم کە تۆ چەند بەهانەیەکە بۆ هێننەوە کە سەر لە تۆ بێشێوێن یەکێکی تر لەوانە بریتی لە پابەند نەبوونیان بەکاتەوە ینی زۆر سیستماتیک ئیش ناکەن لە کاتە لەوانەیە سبینێ بۆ نمونە مۆعیدیان هەیە کە ئیش بۆ تۆ بکەن و سەعات حەوت بە تایبەتی لە پرۆژەکەی جەناب تا بن بەبێ ئەوەی هیچ گوێت بەبێ هیچ گوێدانە ئەو بەڵێنە ئامادە نابن و هیچ زۆر ئاسایە بەلایەنەوانێ یەکێک کێشەکان لە هێزی کار بریتێ لە بەرەو پێشنەچوونیان ینی هەر بەرزترین شت مەسەلەن لە ئامێری بڕین لە کۆسەرایە ئەتوانێت سێرچ بکرێ ئەمە خۆشبەختانە دابینمان کردو بۆ ستافەکانمان یعنی هەر بۆ ئالەتە کۆنی کە ڕاهاتوە لەسەری هەر بۆ ئالەتە کۆنەکە عینانەیە هەمومان ڕۆژانە لە سۆشیال میدیا لە وڵاتان بەتایبەتی یابان زۆر پێشکەوتوە لەو بارە زۆر کەرەستی ئاسانکاری هەن کە ئەسڵەن مرۆڤ هیلاک ناکە و کاتێکی زۆرە بۆ ئەگەڕێنێتەوە ینی تااقەتیان نییە کە بەرەو پێش بشن و تەکنیکی تازە و ئامێری تازە بێنە کایەوەکی لەوانی کە کار کێشیان لەسەرێتی پامبەند نەبوونیانە بە سەیفتیانی ئێمە کێشەمان هەیە لەسەر پێیان عیبە چاکەتێکی سەیفتی لەبەرکەن کڵاوێکی سەیفتی لەبەرکەن کە بۆ پاراستنی ژیانی تەندروستی ئەوانە ئەوەش وا لەسەر و سیستەما هاتوون لەوانەیە ئەڵێ من ئەو هێلەکەم لەبەرابێ شێتە بم ئیشم بە ناکرێ ئەڵێ ئەگەر ئەو پێڵاوم لە پێیا بێ ناتوانم ئیش بکەم یا عینەکەم لە چاو بێ ناتوانم ئیش بکەم ئەمانە هەمووی ئەو کێشانە کە هەن لە ئەنجامی ئەوانەیە کە لە هەمووی خۆرسکانە فێری ئیشەکە بووە لە ڕێگەیەکی ئەکادیمی و دامەزراوەیەکەوە فێری ئەو ئیشە نەبووە.
دوجار ئەگەر پێویست بکات و ئەگەر کاتمان هەبێ و بتوانین دامەزراوای بکەین شانازی پێوەکەین کە گومان بە ینی دڵنیا بەلەوەی کە زۆر لەو کۆلێژ و مەحەد و پەیمانگانی کە کراونەتەوانە کە دەرچوولی قوتابی تیا دەرەچێت نازانە ئیشێ بکە ینی زۆر لەوە زەڕوترە من پێشنیارم بۆ سەرمایهدارەکانەوەیە کە پەیمانگا ئەەکەنەوەوانە کۆلێژەکەنەوە با کۆلێژێکی وا بکەنەوە من وەکو خۆم مەمنونم و بەردوای هەموو وەستایەکی پرۆفشناڵە ئەگەڕێم یعنی ئەگەر وەستایەک شک بەرم لە بەغا یەنم بۆ سلێمانی جاری وایە لە سلێمانی وەستایەکەی زەڕورە بینێرم بۆ بەخا یعنی ئێمە بۆ بەدوای کەسی باش و پرۆفشناڵ ئاگەڕێن توان بڵم نقطە بە نقطە بە دوایان ئاگەڕێن ئەگەر ئەمە ئینتاجێکە بێ پەیمانگایەکە بێ ئەمانەمان بۆ بەرهەم بێنێ پێچگەلەوەی کە ئێمە مەمنونیانە بن خەڵک خۆڕستکانە مەمنونیانە بێ بۆ ئیشکردن. خەونی ئەوم هەبوو ئیشەکانم گەورە بکەمەوە بە تایبەتیکردنەوەی ئۆفیس لە پارێزگاکانی دیکە و لە دەرەوەی سلێمانی بۆ ئەو مەزانی کە ئەبێ ماندووبوونێکی تر ماندووبوونێکی زۆرتری بێگومان وەکو ئەوە نییە کە تۆ تەنها لە لۆکاڵیا بمێنیتەوە لە شوێنەکە بتوانانی ئیش بکەیت ئەم بینی داهاتیەوەمە بینی کە ئەبێ هیلاک بی ماندووبی و ئەبێ خۆت دەست لە ئیشەکە هەبێ چکە ئەم ئیشە وەکو بنچینەی وایە ینی خەڵک کلاینتەکان مشتریەکان حەزەکەن کەسی یەکەم ببیندرێ کەسی یەکەم لە ئیشەکانە شوێندەستی دار بێ بێگومان دابش بەپێی جەدۆلی خۆم ئیشەکان دابشم کردووە ئێمە نووسنگەکانمان لە شاری هەولێر لە دهۆک لە کەلار لە بەغداد هەمانە بەپێی جەدۆلی ئیشکردنەکە و بەپێی جەدۆلی هەفتانە و مانگانە من سەردانی پرۆژەکانەکەم بە دەرەجەی یەک بە ڕێژەیەکی زۆر دەستی خۆم لە شاری هەولێر دیارە لەبەرەوەی هەم پایتەختە شوێنێکی استراتیژیە بۆ من هەم هاو زمانین هەم هاو کولتورین هەم نزیکیشە جەدۆلەکانم زیاتر لەسەر شاری هەولێرە ئەوی شانەی کە لێرە جێبەجێیەکەین خۆم سەرپەرشتی تایبەتی یەکەم ئاگایەکی تایبەتیم لێتی خۆشە ئیشکردن فراوانبوونی ئیشکردن هەموو کەسێک خەونی هەیە فراوان بێ بەڵام بە حکومیەوەی کە باسم کرد پێشووتریشە لە سلێمانی باسم کرد تۆزێک ئیشی بیناسازی ڕێکخراوەی ئەوێ موەسەسی ئەوێ هەم ئەوەی کە هیلاکە بین ئێمە زیاتر هیلاکە بین ئەو هیلاکێش من چێژی لێ ئەبێنم لە ڕاستیا و زیاتر وای وا کراوە کە پشت ببەستم بە تیمی زۆر باش و کەسی زۆر باش و باوەڕ پێکرا و کەسی بەتوانە ئەمانە بەپێی کات و بەپێی مروری زەمن ئەم کەسانە ئەناسیت وەتوانی بیت لە بێژنیان بیت کەسە باشەکان لەگەڵ خۆتا بمێنوانێەوە ئیشکردنیش بە تیم بنەمای سەرکی منە من زۆربەی شەکانم لە ڕێگەی تیمەوە ئیکەمەوە ئەو تیمانی کە پشتیان پێ ئەبەستم کەسانی زۆر باشن و زۆر باوەڕ پێکراون زۆر زیرەکن کەفایان زۆر باشە من سپاسیانەکەم لێرەوە دەستی ماندووبوونیانە گۆشم بە بۆنەی ئەوانەوە من ئەتوانم پرۆژەکانە فراوان بکەم بە بۆنەی ئەوانەوە ئەتوانم خێرا هاوز ئەو ناوەیە کە بە تەنها لە سلێمانی باز نەکرێت لە هەموو عێراقا باس بکرێ ئینشاڵڵا ئومێدەکەم بە هاوکاری هەمومان بتوانین کە خزمەتێکی بەرچاو لە عێراقا بکەین لە بواری بیناسازی و لە بواری تەلارسازیە و پێشکەوتنێکی بەرچاو لە تایبەتی لە کوردستانە بینی نەکایەوە لەو بوارە. لە پلانی درێژخایانی منەوە لە خەونی درێژخایانی مۆدای ژیانی منە بریتێلەوەی کە خێرا هاوس بکەم بە براندێکی بیناسازی ئینتەرناشناڵ جیهانی کە لە هەموو جیهانە ئیش بکەین ینی ئەو تۆپە کرۆمە ستیلەکە ئەیبینی ئەوە گۆی زەویە دامانناوە لێرە
خەونی منەوەیە کە لە هەموو گۆی زەویە شوێن دەستمان دیار بێ و بناسرین و ئەم قسەیە لەوانەیە بۆ هەندێک کەس قرس بێ بڵێ لەوانەیە نەتواندرێ بکرێ گەنجێک لە شارێکی وەکو سلێمانیەوە ئەم قسە ئەکا بەڵام هەموو شتە گەورانی کە تۆی بینی لە جیهانە لە خاڵی هیچەوە لە خاڵی سفرەوە دەستیان پێ کردووە گەورن بۆ ئێمە بێ ڕەشبی نەبین هەموو شتێک کە هەوڵی بۆ بێ نەتوانین بیگەێنین بە نەتیجە. دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر گەنجێکی بەهرەمەندی باشووری کوردستان. ئێستا هەنگاوی ناوە بۆ ئەوەی کە تەنها لە باشووری کوردستاندا ناوبانگی نییە بەڵکو هەنگاوێکی گەورەی نام لەم چەند ڕۆژەی ڕابردوودا یەکێتی ئەوروپا بە ورتر بڵین ناوەندی سیاسی و لێکۆڵینەوەی استراتیژی لە یەکێتی ئەوروپا کە ئۆفیسی سەرەکیان لە ستۆکهۆڵمە لە پایتەختی وڵاتی سوید با پشتبەستن بەو کار و چالاکیانەی کە لە ماوەی ڕابردوودا ئەنجامی داوە خەڵاتیان بەخشیە سەرکردەی پشتپێبەستووی ساڵ بە دکتۆر سۆران نووری خڵاتەکەیەتی کە ئێستا لێرە لە بەرچاومانە ئەگەر هاوکاران پیشانی بن بە فەرمی لەلایەن یەکێتی ئەوروپاوە خەڵاتی پێدراوە و دانی پێدانراوە و داوا لە حکوومەتی عێراقی فیدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن کە دەرفەتی بۆ بڕەخسێنن بۆ ئەوەی کە بتوانێت زیاتر کار و چالاکی بکە ئەوان خۆیان دەڵێن لە خەڵاتەکە کە پێیان بەخشیوە ئەوە نووسینی ناو خەڵاتەکەی بەردووسمانی ئینگلیزی و عەرەبیشە دەڵێن ئەم هۆکارێک بووە بۆ گەیاندنی خەم و ئازار و گرفتەکانی وڵاتەکەی بە ئێمە و بە زۆر لایەنی دیکەش. دکتۆر سۆران نووری خۆی بە خۆی تەمەنێکی کەمی هەیە 26 ساڵە بەڵام لەگەڵەوە شاتوانیەتی چازی گەورە بەدەستبێنێ ئامانجی گەورە بەدەستبێنێ بەکالۆرەسی تەواو کردووە ماستر و دکتۆراشی تەواو کردووە لە دەروی وڵات لا میوزیکی کلاسیکی پیانۆ بە تایبەت دکتۆراکەی بەدەستێناوە جگەلەوەش سەرۆکی ئەنجومەنی باڵای لاوانی کوردستان و چەندین بەهرەی دیکەشی هەیە لە بابەت جیاوازەکانی موزیکشەنی لەبەرکردنی ژمارە چەندی بەهرەی دیکە. بەڵام ئێمە ئەمڕۆ زۆر چاوپێکەوتنی لەگەڵ کراوە زۆر قسەی لەسەر کراوە لەسەر بابەتەکانی دیکەی لەسەر بەهرەکانی بەڵام ئەمڕۆ دەمانوێت تایبەت قسە لەسەر ئەو خەڵاتەی بکەین. دکتۆر ڕۆژ باش بەخێر بێیت. ئەم کاتەی جەنابت و سەرجەم ڕووناکبیران و نووسەران و ڕۆشنبیرانی خاکە پیرۆز و بەپیتەکەی کوردستانەکەی خۆم باش شانازی ئەەکەم کە کوردم سەربەرزم بەوەی کە لە دوای ئەو هەموو میحنەت و نەهامەتی و دەردەسەری و داگیرکاری و کە تعریب هەتا ئەم چرکە ساتەی ئێمە گفتوگۆ ئەوکەین لە منتیقەکان داگیرکراوەکان بەردەوامە بەڵام دڵخۆشین بەوەی کە چالاکیەکانمان کە نەشاتەکانمان گەیشتکە مەرحەلەیە ئەتیحادی ئەوروپی و دامەزراوە فەرمی و ناوەندە سیاسەکان و سنتراڵە گرنگەکان ئەمڕۆ دان بە ئاکتیڤیتی و چالاکیەکانی ئێمە بنێن بە خۆشحاڵیەوە هاوڕێ ڕێبین ئەزانی ئەمە یەکەم جار نییە کە ئێمە مشارک و بەشدار و پارتیسپیتی ڕێوەردینە بکەین بیبینەوە زۆر بەختەوەرم بۆی کە چەندین جارە لەسەر ئاستی نەیشن و ناشناڵەتی و نەتەوە جیاوازەکان ئێمە کاتێکە سیڤی تەقدیم ئەەکەین بۆ خەڵاتەکان ئەم چانسە زیاتر لە جارێکە بۆ ئێمە ئەڕەخسێ کە لە مەجالە جیاوازەکانی ترا ئەم خەڵاتەمان پێ ببەخشێ ئەمەش واعکا بە کورتی من لێرا بڵێم ئێمە وەک هەرێمی کوردستان دواتر وەکو لاوانی کورد دەرفەتێکی زێڕینمان لە بەردەمایە سەدەیەکی تایبەتمەندمان بۆ ڕەخسێنداوە کە بتوانین هەنگاو بنین بۆ ئامانجەکانمان بۆیە بەڕاستی کاتی ئەوەیە ئەم دەرفەتە زێڕینە لە دەست نەدەین چونکە دنیا چاوی لەسەر نەشات و چالاکیەکانی ئێمەیە وەکو لاو مەجای منیشتە هەر پرسیار بکەم بەس ڕۆژ باشێکم لێ کردیت ماشەڵڵا خۆت لە هەموو بوارەکان دکتۆر سۆرانس دکتۆر سۆرانی نابیناشی پێدەگوتێ بەڵام نەیهێشتووە نابینایەکەی بێتە ڕێگر لێی زۆر بەهرەی هەیە کە ئەو کەسانەی کە تەندروستیش بن لەوانەیە لە پشتی مۆبایلەکەیان و پشتی لاپتۆپەکەیان زۆر بڵێن دەرفەتمان بۆ ڕنەخسێرا و ئەمانە دکتۆر 90ەوە بزانام خڵاتەکەت پێدەڵێ
خۆت ڕۆشی تا سەکۆم لە خڵاتەکەت وەرگرت پیچێکیشمان هەبوو بە دڵنیاییەوە دەرفەتی وتارەکەشمان پێڕەخسا و بە خۆشحاڵیەوە هەموو ئەو لە بەردەم ئەندام پەرلەمانەکان پێشکەشت لە بەردەم ئەو تیمەی کە ئینڤیتیشنیان بۆ هاتبوو ئینڤایت کرابوو کە بەشێک لە پەرلەمانتار و وەزیرەکانی پێشووتر و ئەو منیستریشنانەی یۆروپیان یونیۆن کە لەوێ حزوریان هەبوو هەم لیسلینی وتەکانی ئێوە بوون هەم سەپۆرت و تەرجیعێکی باشی شخصی خۆشم بوون وەک پێرسناڵەتی باش ئەم جارە وەکو چالاکەوانێکی بواری مافی مرۆڤ لە هەمان کاتیشدا سیاست مەدارێک ینی چاوپێکەوت لەکەین چونکە خڵاتەکە خۆی هەڵی سەرکردەی پشت پێبەستووی ساڵ چەند گەنج لە سەرتاسەری جیهانیا بڵێن لە یەکێتی ئەوروپا ئەم خەڵاتیان پێدرا بەس تۆ بوویت ئێمە طبعاً کاتێکە شتێک هەڵەبژێرین بەشداری ئەەکەین دایم پێم خۆش لە دیفرەنسی هەبێ بە مانای کەلیمە جیاواز بێ کاتی خۆکە ئەم ناوەندە ڕاگەیەندا مانگی پێشوو با بڵێن هەنگاوێکی وا ئەنێ لە مێژووی تاریخی ئەم ناوەندا من یەکەم کوردم ئەم خەڵاتە بەخشتا بێ بە من پێشووتر بەخشتاوە بە کۆمەڵێک نێشنی تر بەڵام ئەنجارە تەنها بەخشتا بە من لەبەر ئەوە هەم لە مەجای مافی مرۆڤە لە هەر شوێنێ پێشێلکاریەک هەبوو بێ لە هەر جەیەک ناحەقیەک هەبوو بێ لە هەر مەکانێک پێشێلکاریەک ڕوویدا بێ بەندە بە دەکۆمنت توانیومە بە سێلفۆنەکەی خۆم بە لاپتۆپەکەی خۆم هەموو ئەمانە کۆ بکەمەوە بە فیلێکی جیاواز دەکۆمنتی بکەم و تەسلیمیان بکەین لە هەموو ئەو مناسبانشی بەشدار بووین تەواوی ئەو لێ کۆڵینەوانشی کە پێشکەشم کردووە بەم سنترال و سنتەرا ئەدیلەیەکی وازح بووە بۆی بگەنە ئەو قەنەعاتە چووکە بەشی زۆری ئەو لێ کۆڵینەوانی کە پێشکەشم کردووە لە 2007 ئێمە ئەمڕۆ 25 سێپتەمبەرە ساڵیادی ڕۆژی ڕفراندەمە ئێمە کۆمەڵێک حقیقەتمان پێشبینی کرد کە بەلای یونایتد نێشن و یۆروپیان یونیۆن و مەجلیسی ئەمنی شۆڕەنگە زۆر یعنی ئەڤیلەبڵ نەبوو بێ کە دۆخێکی وا بەسەر کووردا بێ بەڵام من سەجێشنم کە پێش ئەوەی ئەم ئیڤێنتە دروست بێ تکایە هاوکاری گەلەکەمان بن بۆیە ئەمانە وای کرد ئەم پێشبینیانە هۆکار بوون ئەم خوێندنەوەی ئێمە مەجای ڕەسان کە ئێمە ئەم خەڵاتەوەمان پێ بدرێ و ئەوانەشی چەند گەنجدرا لە سەرتاسەری جیهان ئەمە بەس بە من درا بەڵام لە ڕابردوو بە 28 گەنجی تر دراوە ینی ساڵانە تەنها یەک کەس یەک کەس بێ چووکە هەرچی ئاکتیڤێتەکانە ئەم لیژنەیە کە دانیشێ لەسەری یەک کەس تەرکیز ئەکەن بۆ ئەوەی بدرێت چووکە کۆمەڵێک ئەشیانەکەوێتە سەرشان تۆ کاتێکە باسی گرنگی بووە بە تاکەم بەسمە دکتۆر یەکەم جار قسە لەسەر بابەتەکەکەم چۆن خەڵاتەکەت پێدرا لە چەند پاڵێوراو هەبوو لە سەرتاسەری جیهاندا ئێمە با بڵێن دە پاڵێورا بووین پێکەوە هەمومانۆکۆ هاوڕێ بڕیاریشماندا هەرێک لە ئێمە کە سەر بکەوین ڕازگۆیانە بە مەبدەیەکی پاک پیرۆزبایی لە بەرامبەر بکەین بە خۆشحاڵی خەڵکی کوێ بوونەوانەیەکە با بڵین ئەمانە پاکستانی تیابوو بەلجیکی تیابوو فەڕەنسی تیابوو بەریتانی تیابوو ئەڵمانی تیابوو ڕووسی تیابوو هەموو ئەم برادرانە ئێمە پێکەوە بووین چەند ئەندامی هەیە ئەو ناوەندە ئەم ناوەندە خۆی لە هەر 28 دەوڵەتەکەی یەکێتی ئەوروپا چکە تا ئەم بەریتانیا لە دوای پرۆسسی برێگزیتیش با بڵین کانسڵی نەکردوتۆ لەم تیمی یۆروپیان یونیۆنە هەم سنتراڵی کە ئێمەی تێداین هەر ئەندامێک لە دەوڵەتێک بە فەرمی ئەندامێکی هەیە لەم بۆردا با بڵین تیمێک بەڕێوەی ئەبا کە ئەندامانی یەکێتی ئەوروپا پێکی ئەهێنن چەند دەنگت بەدەستێنا بوو لەو 28 ئێمە توانیمان بە حزوری لیژنەکە ئەم 28 دەنگە هەر 28ەکەی دەنگ نادا ئەو لیژنەیە دەنگەدا کە بریتین لە 11 کەس لیژنەکە 11 کەسە بە خۆشحاڵیەوە من هەر 11 دەنگەکەم بەدەستێنا لەبەر ئەوەی مای ڕۆزامەندی هەموو پیرۆزە و سەرکەوتوو بووم چۆن ئەو دەرفەتت بۆ ڕەخسێنرا کە تەقدیمی ئەم لیژنێ بکەیت سیڤیت بگەێنیتە ئەو لیژنەیە تەبان نێخشتی زۆر خۆشتر بۆ باسکەم لەسەر ئەو سیڤە من پێشووتر ئەوەلیاتەکەم نرد بۆیان هەجارێکی کەش تەبەن هەر لە جانتاکەمە
ئەو سVM پێ بوو کە ویستم دووەمجار تەقدیمی کەمتیان تەواو هەرچی ئینفۆرمێشن و داتا و ئاکتیڤیتەکانی جەنابەتە لای ئێمە ڕێکۆردە یعنی دیار بوو لەبەرەوەی من تەمەنم لە هەمویان جیاوازتر بوو هەمە بووە ئەو فاکتەرەی کە ئاکتیڤیتەکانم لە هەمویان زیاتر بوو ڕاستەوخۆ ئەکسێپتی ئەم ڕێوەردینە بکرێ بەڵام یەکشت زۆر زۆر لێرە بەڕێی من مهمە لە سپیچەکەش کە ئاماژەم پێکرد ئێمە وەک هەرێمی کوردستان تەبەن ئەم سنتەرە ئەم ناوەندەکە ئەم خڵاتەشت پێبەخشێ کۆمەڵێک ئەشکی ئەکەوێتە سەرشان هەمە کۆمەڵێک ڕێکخراوی لۆکاڵی نییە با بڵین خەڵاتێک ببەخشێ بۆ دەرکەوتنێک و هەتە ئۆتۆماتیکی وازت لێبێنێ بەشداریت پێەکە ڕیسێرچی مانگانت لێوەرەگرێ لێکۆڵینەوەی ساڵانت لێوەرەگرێ لە گفتوگۆکانی کۆڕ و سیمینار و دیبیتەکانی هەفتانە بەشداریت پێەکە هەموو نەشاتەکان تەبیتە دەرەوەی وڵات لەسەر دۆزە جیاوازەکان ڕائد وەرئەگرێ پێشنیارەکانت لێوەرئەگرێ کەواتە ئەرکی ئێمە لەم ڕۆبە دواوە زیاتر ئەبێ بۆیە ئێمە شوکو لاوی کورد بە تایبەت خۆم ئەبێ ستێپەکانمان بگەینینە لێڤڵێ کە بتوانین زیاتر و باشتر سەری ئەو 48 میلیۆن کوردەی کە بەم نیشتیمانە و لە دەور و بەر و ڕەوەندی کوردیە بەهۆی هەر هۆکارێکەوە بێ هەچەوسێندێنەوە ئەبێ ئەمە نەهێڵین ئەبێ بتوانین لەگەڵ گفتوگۆکانمانە مراعاتی میلەتەکەی خۆمان بەوازەحی بکەین خەمەکانی بگەێنن نەهامەتی و کێشەکان باز بکەین بۆ ئەوەی ڕەیەکی ئیجماع دروست بکەین لەسەر ئەو کێشە هەڵپە سێداوانەی کە هەیە بەڕاستی ڕێکیان بخەین باسییان بکەین بۆی چارەسەریان بکەین چووکە کاکرێبین ئێستا هەر خۆتە زانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە قۆناغێکی جیازاتی ئەپەڕێ یعنی بۆچی ئێمە لەگەڵ بەغاڕێ نەکەوین عرب بۆچی ناتوانێت لە ئێمە بەنمونە باشتر هەنگاوەکان بێنێتە پێشەوە ئەوە بەحرین و ئیمارات لەگەڵ ئیسرائیل ڕێکەوتن تەنسیقی هەمیشەییان هەیە ئێستا هەموو بربەستەکانیان توانەوە و کۆتاییان پێهێنا کەواتە ئێمەش بە زمانێکی وازح ئەگەر مخاتەبەیان بکەین هەتوانین زۆرێک لە کێشەکانمان بەرینە پێشەوە و بە پاڵپشتی کۆمەڵی گشتینەتەوەی گرتۆکان و ناوەندە ڕسمەکان و مراقی بە هەمیشەیەکان پرسەکانی خۆمان هەل بکەین هتر ئێمە ئەبێ واز لە کۆمەڵێک وشەی مزایدات و کۆمەڵێک شتی لاوەکی بێنین ئێمە ئەمڕۆ کوردین قەزەیەکی هاوبەشمان هەیە لە باکوور لە باشوور لە ڕۆژهڵات لە ڕۆژاوا هەجگەل لەوانەشی کە ئاوارە و دەربەدەرن لە وڵاتەکانی کە جیاوازترن ئێمە ئەبێ ببینە پارێزەرێکی کۆڵنەدەر و داکۆکی کارێکی سەرسەختی ئەو مافە سیاسی و ئیداری و مەدەنیانەی کە هەمانە کەواتە لێرە باشترین ئۆپشن بۆ ئێمە چییە؟ ڕووناکبیرەکان ڕۆشنبیرەکان سیاسیەکان هەمومان جیاواز لە مۆزۆ حیزبایەتەکان ناوەندێکی مشتەرەک دروستکەین بۆ ئەوەی هەر وەختێک هەر ساتێک کە گرفتێک ڕوویدا ئەم ناوەندە بێلایەنانە تەحلیلی خۆی هەبێ مخاتەبە بکە بەشدار بێ بۆ ئەوەی کێشەکان باڵەنسی بۆ ڕابگرێ باش دکتۆر باسی گرنگی ئەم خەڵاتەمان بۆ بکەین ئەم خەڵاتە چ گرنگێکی هەیە بۆ کورد بە تایبەتی بۆ ئەوەی کە لە ناوەندا ئافرین بەڕاستی پرسیارێکی نایابە یەکەم شت جارێ ئەم قەڵاتە بوونی کورد بەواقعی بە زمان و بە مەحام و بە تاریخی و ئەسەلمێنێ ئەمە زۆر مهم باش وەکو گەنجێکی کوردستانی پێدراوە ئەم یاوەکو گەنجێکی عێراقی بە دڵنیاییەوە بەداخەوە ئێمە لەبەر ئەوەی هەتا ئەم ساتە لە دوای ئستفتاکەش نەمانتوانی هەنگاوی پێویست بنین ڕاستە من و کاوڵاتێکی عێراقی ئەوە پێدرا بەڵام دڵنیا بە ڕۆڵی کوردبوونی خۆم لێرە لە خۆشی ئاماژە پێدراوە کە حکوومەت یەرەمی کوردستان و حکوومەت عێراقی دەرفەتە بۆ خۆی لە خۆی ئەم ئاماژەیە ئەم دیسکەشنە ڕایتینی ئەم فایلە خۆی لە خۆی دانپێدانانە بە حکوومەتی هەرێمی کوردستان چونکە تەبەن لە سەردانەکەی پێشووی سەرۆک ماکرۆنیش لە هەموو گفتوگۆکانی کە ئاماژەی پێکردووە باسی حکوومەتی هەرێمی کوردستانی کردووە زۆرینەی بەرپرس و زلهێزەکان ئەمڕۆ کاتی قسە لەسەر ڕۆژهەڵاتەکەن باسی حکوومەتەکەن گرنگی ئەم خەڵاتە لێرا ئەوەیە ئەمە تەبەن هێمایەکە کە گەلی کورد ئێمە ئاگامان لە چالاکیەکانتانە دەستی لاوی کورد دەگرن بۆ گەیاندنی مەهامەکان بەڵام بەمەرجێ ئێمەش پابەند بین پێیانەوە ملزم بین ئەخلاقیەن چۆن ئێمە داوای مافەکەین ئەرکەکانی سەرشانی خۆمان جێبەجێ بکەین هێستا بە تایبەت زۆر هەزەکەم شتێ بڵێم
دەرفەتێک ڕەخساوە بۆ ڕێکەوتنی بینی حکوومەتی ناوەندی و حکوومەتی هێرێمی کوردستان جا ئەمە لە 2020 تا 2022 بێت تا 2023 بێ گرنگ نییە مهم ئەوەیە ئێمە چۆن داوای مافە شایستەکانی خۆمانەکەین هەبێ ئاوهاش پابند بین بە جێبەجێکردنی ئەرکەکانمان بۆ ئەوەی سبەینێ ئەگەر خلافێک هاتە ئاراوە ئەو جیهەتەی کە تحقیقەکە بتوانێت بە چاوێکی یەکسان مافەکانی ئێمە بەرجەستە بکە و باسی بابەتەکان بکە. دکتۆر ئەو پرسیارم دووبارە کەمەوە بەڵام بە شێوازێکی جیاواز. بابەتەکان ئێستا وەکو خۆت گوتت ینی گرفتەکانی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقی لە گفتوگۆدان تا ئێستا نەگەشتونەتە ڕێکەوتنێکی کۆتا و زۆر کەس قسە لەسەر ئەوە دەکرد کە ئەمڕۆ ڕۆژی ریفراندۆمە لە ساڵی 2017 کە ئەنجام درا هەندێک کەس دەڵێن بابەتێکی گەورەی مێژووی بۆ ئەنجامماندا هەندێکی کە دەڵێن زیانێکی گەورەمان پێگەشت لەم دوو بابەتە لە هەردووکیان. بەخشینی ئەم جۆرە خەڵاتانە یان گەشتنی گەنجانی کورد بەم جۆرە ناوەندانها چ ڕۆڵێکی ئەبێ بۆ ئەوەی کە گرفتەکانی کورد لە ئاستی نێودەوڵەتی چارەسەر بکرێن ناوەندە نێودەوڵەتیەکان نەتەوەیە گرتوەکانی کێتی ئەوروپا بێن بەدەم خەڵکی کوردستانەوە کە چەند ساڵیانی لە 2014ەوە تاوەکو ئێستا خەڵکی باشووری کوردستان لە گرفتی گەورایەژی ساڵ لە ساڵ لە نێو قەیرانی گەورەترەدایە. ڕاستە من لەشیکردنەوەکەشم بەڕاستی هەرە و پرسیارە هەبوو لەسەر ڕفراندم من حەزەکەم تەنها یەک تەوزیحێک بێلایەنانە لەسەر ئەم پرسەبم هەزانی لە حەز ناکەم زۆر بچینە ناو بابەتەکە بۆ ئەوەی کە ئێمە بابەتەکەمە پەیوەندی بەوە نییە ئێستا بەس مەبەستم ئەوەیە ینی لە 2014 تاوەکو 2020 ینی ئەوە کورد بە لە باشووری کوردستان لە گرفتێکی گەورەی جیهانیە ینی شەڕی داعش کرا لێرە پێشمەرگە بە ئازایانە بەرگری کرد چەندی شەهید و چەندی برینداردا هەرێمی کوردستان بۆ پەناگە بۆ چەندین ئاوارە و پەنابەر تاوەکو ئێستا بۆ ڕۆڵی بۆ نمونەکە وڵاتێک کە شوێن تووشی گرفتێک دەبێت نەتەوەیە گرتوەکان و یەکێتی ئەوروپا دێنە سێر هێڵ پشتیوانی و هاوکار دەکەن بەڵام هەرێمی کوردستان بۆ 6 ساڵ دەچێت لە ناو گرفتی گەورەدایە ڕۆڵی ئێوە لە قسەکەی خۆتان یان لەم هێڵە دیبلۆماسی کە دروستان کردووە کار ناکەن بۆ ئەوەی کە بێنە سەر هێڵ بەدڵنیایەوە زۆر بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو توانین ئەم مەرحەلە بەرینە پێشەوە یەکەم دووهەم هەگەل لە ڕابردوو ئەم با بڵێن ئیشکالانی باسر کردو یەکەم هەرێمی کوردستان نوێنەری نییە لە نەتەوەیە گرتوەکان ئەمە خاڵەکە دووەم هەرێمی کوردستان هەتا ئەم دقە کۆنسوڵیەی خۆی نییە لە بەشێک لە ناوەند و دەوڵەتەکان چونکە ئەمانە دەورێکی کاریگەری هەیە ئەوەی کە ئەکرێ لەلایەن پارتنەر و ئەو تیم لیدەرانەی کە عیلاقاتیان لەگەڵ هەرێمی کوردستان و ئەو دۆستانەی کە دەوڵەتی عێراقی فیدراڵ و لەگەڵ هەرێمی کوردستان باڵەنسی پەیوەندیان ڕاگرتەوە بەڵام من لێرەوە ئەڵێم ئەوەی کە بۆ ئەم ساتە مێژوویەی ئێمە مهمە هەنگاو بنین ئەبێ شتەکان وەک خۆی بگەێنین نابێ ئێمە هەموو مەلەفی کورد لە بوجە و موچاک لایکەنەوە سەیریکە خۆ قسەیەکی جوانی فەرموو لە 2014ەوە بوجەی کوردستان نەهاتووەکو خۆی موچەکان بڕاوە بەڵام چەند ملیۆن ئاوارە لە هەرێمی کوردستانە و ئەژێندێ و بەبێ ئەوەی هیچ کێشەیەکی ڕەگەزپەرستی ڕووبدا ئەمە بۆ خۆی لێرە دەستکەوتێکە ئێمە شەڕی داعشمان کرد بە نوێنەرایەتی هەموو جیان هەرێمی کورد شارێک لەم شارانە نەبوو ڕۆژانە شەهیدی بۆ نەیەتەوە کەواتە ئێمە ئەبێ قەدی جارێ دەستکەوتەکانی خۆمان بگرین نابێ عێراق بەیانی هەنگاوێکەنێ هاوکاری کوردستانە بێ ئەبێ ئێمە دەستخۆشی بە نمونە لە کازم و لە ئەشخاصکەین یعنی کازمی کە ئەکەوێتە سەرچۆک داوای لێبوردن لە مناڵەکەکە 1970,000 ڕۆڵی لە ئێمە ئەنفال کرا لە کاتی خۆی هەر ئەو حکوومەتی عێراقی باسیە خۆ بێ داوای لێبوردنێکیش بەڕسمی لە هەرێمی کوردستان تۆژیان ببوورە من بابەتەکە نەچێ بە دیوێشی کا بۆ نمونە لەم چەند ڕۆژەی ڕابردوودا ڕێکخراوێکی عەرەبی ینی لە باشوور و ناوەڕاستی عێراق کار دەکەن سلێمانیان بە فەرمی بە شاری پێکەوە ژیان ناسان ڕۆڵی بۆ نمونە میدیایە ڕۆڵی کەسانی وەکو ئێوەیە ئەم بابەتە جوانەی بۆ نمونە شاری سلێمانی بگێتە ناوەندە جیهانیەکان لەگەڵ ئەو هەموو گرفتانەی کە هەیە لە ناو هەرێمی کوردستان و سلێمانی بەڵام تاوەکو ئێستا بەدەگمەن ئەگەر هەر نەژنیانی هەر نیشە ئەگەر هەش بێ زۆر کەمە گرفتێک هەبێت کێشەیە کە بێ لێوان دوو کەسا لەسەر ئەساسی نەتەوەی بێ یاخود لەسەر ئەساسی ئاینی بێ ڕۆڵی ئێوە نییە ئەمڕۆ جوانەی کوردستان و سلێمانی و شارەکانی دیکە بگەێنە جیهان بە ئاستەنێ دەوڵەتیەکان بێنە سەر هێڵ بۆ باشووری کوردستان و تایبەت ئێمە لە هەفتەی ئایندەوە
پلانێکی تایبەت ئۆرگەنایزەکەین بە دڵنیاییەوە ئەوەی کە جەنابەت باسی کردو زیاتر لەوەش کە لە هزر و لە مێشک و لە پلانی ئێمایە هەنگاوی بۆ ئەنین هەموو قدرێت و تاقە و توانای خۆمان و فرێندەکانمان و ئەوانەی هاومەبدەئی ئێمە لە ڕووە نیشتیمانیەکە دڵنیا بە پێکەوە دەست لە ناو دەست کارەکەین یەکەم بۆ پاراستنی یەکڕێزی نێوماڵی کوردستان دووهەم بۆ نیشاندانی ئەم ڕۆژوانەی هەرێمی کوردستان سێهەم بۆ تەبایی و یەکەڵوێستی و یەخستنی و تارە سیاسەکان چونکە کاتێک ئێمە سەرکەوتوو بین ئێستا تۆ فەرمووی خەڵات بنمونە بە دهۆکە بەخشتێ باولێرە بەخشتێ بە سلێمانیە بەخشتێ بە هەر محافظەیە ببەخشتێ ئەبێ ئێمە جارێ ئەم دیدگایە وا مێمۆرایزی بکەین لە تاک بە تاکە کە بەهی خۆی بزانێ چونکە خۆی خەڵکی ئەم شارەیە خۆی پەروەردەی ئەم شارەیە و بۆیە ئەرکی ئەو ناوەندەی کە سەپۆرتی ئێمەیە و واجبی ئێمەش کە خلیجی ئەم ناوەندەین و کە تەقدیری ئەم بڕوانامەمان کراوە بە هەموو شێوەیەک هەنگاوەنین بۆ ئەوەی بتوانین جوانەکان وەک خۆی پیشان بدەین هەر ناشرینیەکی شەبێ گفتوگۆی لەسەرەکەین بۆ ئەوەی جوانی بکەین مهمی ئەم پرسە لێرە ئەوەیە ئێمە یەک ئامانجمان هەیە بە دەرەجەیەک ئەویش ئەوەیە وتارەکەمان یەک بخەین یعنی ئەبێ ئێستا دەستەیەکەیە بە ناوی دەستەی دانوستانکاری هەرێمی کوردستان مادەم وایە با ڕۆڵی ئەم دەستەیە بەهێز بکرێ هەبێ قانونێک دەربچێ هیچ ئازابێ بۆی نەبێ لە خارجی ئەم دەستەیە مفاوەزات بکە لەگەڵ هیچ ناوەندێکی فەرمی ئەمە دواتریش ئێمە لاوەکان بە ئەندازەیەک بێنینە پێشەوە پرۆدەکشنی خۆیان نەبێ و بەرهێنانیان نەبێ ئێستا کاگڕێبین خۆ هەموو شتێ واقعە حکومت ناتوانێت بیکە ئەو لاوەی کە جوهدی لە سیاسەتا هەیە و کە توانای لێکۆڵینەوەی هەیە و کە وەکو محلیلێک دەتوانێت مستەفید دکتۆر کاتمان نەماوە ببوورە بەس دوا پرسیارم بیکەم لەسەر وەکو گەنجێکی فرەکار و فرە بەهرا بەرنامە و پرۆژەی داهاتووتان چییە؟ ئێمە بە تایبەت دوو پلانەیە پلانێکی وەک ئەنجومەنی باڵای لاوانی کوردستان هەیە لە کۆنگرەی ئایندەمانە باشتر و زیاتر و چالاکتر گەنجی بەهێزتر شیاوتر پەلکێشی ئەم ئەنجومەنە بکرێ و پێکەوە هەنگاو بنێن و پلانی خۆشم تەبەن ئەمە کە لەم میدیا کوردیەوە ڕای ئەگەێنم چکە من ئێستا تەمەنەکەم شمولەکە لە خولی پێشووتر شمۆل ناکە هاستم کرد قۆناغی مەدەنی و هەنگاوی من زۆر باشێنامە ئەجا ئەبێ بچینە سوڵتەیەکی تەشتێئی بە دڵنیایەوە هەڵبژاردننی پێشوەخت بکرێ و هەڵبژاردننی واقعی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بکرێ بەندا مڕەشە هەبێ و لەوێشەوە سۆنگەی خەبات و هەرک و کار و چالاکیەکانمان و تایبەتمەند ئەو لیژنەی کە پابەندە بەخۆم وەک لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و لیژنەی ڕۆشنبیری و ڕاگەاندن هەبێ هەنگاوێک بنین لە هیچ مێژوویەک نەبیندابێ نەبیستابێ نەنووسابێ نەخوێندابێ نەڕوویدابێ بۆیە ئەبێ بۆ یەکەم جار نابینایە بچێتە پەرلەمانی کوردستان وە پاڵپشت بەو ئەرک و واجبانەی کە هەمانە چۆن لە ڕابردوو سەربەرز بووین توانیمان تامەزرۆیی بێگانەکان بشکێنین لە خەباتی کوردایەتی لە بەهێزبوون و ڕوانگەی نەتەوایەتی و لە خزمەتی ڕێکخراوەتی ئەش بێ لە پەرلەمانە سلکی دیبلۆماسی بگەێنینە ئاستێ زۆر لە پەرلەمانەکانی دنیا کاراتر بێ بەهێزتر بێ چالاکتر بێ بۆیە بە دڵنیاییەوە هەڵبژاردننی پێشوەخت بکرێ و بە فعلی ئینتیخابی خولی شەشەمی پەرلەمان بکرێ بەندە ئێستعداد و ئامادەی ئەبێ وە پشت بەخوا پێم وابێ ئەو دەنگانش بەدەست ئەێنین کە شایستەی ئەزمون و تاقە و توانا و مێژوو ئەرک و کاریکردنی ئێمە سەرکەوتوو بن جێگەی شانازین دکتۆر چاڵمان لە هەنگاوی داهاتووترتە بۆ گەورەبوون و گەورەتری بابەتەکان کە هەنگاوی زۆر گەورەتان ناوە بەپێی گەنجێکی بەهرەمەند و فرەکاری چاوەڕێی بابەتی گەورەتریشت لەکەین سەرکەوتوو زۆر سپاس دکتۆر سۆرانجی چالاکەوانی مافی مرۆڤ و سیاسەتمەدا سپاس بۆم تەوەری بەرنامەکە لەگەڵمانە بووی دووبارە پیرۆزە بۆرگرتنی خەڵاتەکە فیچەرێکی تایبەتمان هەیە لەسەر سەما موزیکی فلامینگۆ لە ناو شاری سلێمانی بۆ ماوەی چەند ساڵێک دەبێت دوو هاوسەر کە پێکەوە هەر فلامینکۆ پێکی گەیاندن لە سەرەتا لە تورکیا پێکەوە یەکدیان ناسی بەهۆی سەما و موزیکی فلامینگۆ دواتر ژیانی هاوسەرگیریان پێکێنا دواتر ڕۆشتە ئیسپانیا لە ئیسپانیا دیسان بە ئەکادیمی ئەو هونەرەیان خوێند چەند ساڵێکیش دەبێت هاتوونەتە ناو شاری سلێمانی و فێرگەیەکیان دامەزانتووە یەکێکیان لەسەر موزیک کار دەکات ئەوی دیکەشیان لەسەر سەمای فلامینگۆ کە خەڵکی ناو پارێزگای سلێمانی فێری موزیک و هەروەها سەماکەشی دەکەین
دەکەن دەڵێن خوێندکاری باشیشمان هەیە. با بینەری فیچەرەکە بین. موزیک و سەمای جیهانی فلامینکۆ لە سلێمانی. بنەچەی ئەم هونەرە لە ئیسپانیایە. سامان و دیلەیەک 6 ساڵ دەبێت. فێرگەیەکی ئەم هونەرەیان لە سلێمانی کردووەتەوە. سەرچاوی ژیانمان لەسەر فێرگە و لە بواری ئەدەبیاتیشە لەسەر وەرگێڕانی ڕۆمان. فێرگە هیچ سپۆرتێکی نییە لەلایەن حکوومەتەوە یا وەزارەتی ڕۆشنبیریەوە. شتێکی ئاساییشە بەلامەوە من گوێ نایەمە ئەو شتانە. تعبیرێکی پوخت پێ و بڵێم 5 ساڵە لێرە وەک بڵێ بە دەرزی بیر هەڵبکەرین لەگەڵ دیلەکە خەریکی ئەم فێرگەین. فێرخوازێکی باشمان هەبووە. دیلێک خەڵکی باکووری کوردستانە. لەگەڵ سامان لە تورکیا و ئیسپانیا بە شێوەی ئەکادیمی فلامینگۆیان خوێندووە. لە چەندین فستیڤاڵ لە ناوە و دەرەوەی وڵات بەشداریان کردووە. خەڵکی سلێمانی زۆر حەزیان بە سەمای فلامینکۆیە. بەڵگەشم بۆ قسەکانم لە نمایشەکانماندا زۆر بەباشی پێشوازیان لێکردوین. لە فێرگەکەماندا خوێندکارم هەیە بۆ فێربوونی سەمای فلامینکۆ، بەڵام ئێستا بەهۆی کۆرۆناوە ڕامانگرتووە. فلامینکۆ هەڵپەڕکەی کوردی هیچ جیاوازێکیان نییە، هەمان ڕوحیەتیان هەیە، تەنها ئەوەندە نەبێت هەڵپەڕکەی کوردی بە کۆمەڵ و فلامینکۆ بە تەنها ئەنجام دەدرێت. Halay çekerken başka insanlar var yanınızda. Onlardan güç alırsınız. هونەری کوردیان تێکاڵ بە فلامینکۆ کردووە. نزیکەی 100 کەس لەم فێرگەیە لەسەر موزیکی فلامینگۆ ڕاهێنراون و 20 کەسیش فێری سەمای ئەم هونەرە کراون. ئیجابی لە لای من گۆڕیوە ڕاستیەکەی، یعنی وای لێ کردوم بتوانم گوێ لە میوزیک بگرم، وای لێ کردوم ئەو کاتی کە من پارچەیەک پراکتیکەکەم لە ماڵەوە جۆرێک لە ئارامیم پێ بەخشێ، ینی بە شێوەیەک لە شێوەکان بیتە کەسێک ئەتوانی گوێ لە بەرامبەر بگری، ینی جۆرێک لە ئەو شتێککە ئارام بەخشێکە پێت ئەیە، ینی جۆرێک لە تێڕوانینیشت لەوانەیە بگۆڕێ. من بە شێوەیەکی گشتی هەستەکەم بەرەو لایەنێکی زۆر باشتر چوومەتە پێشەوە، ڕیلاکستر دەرئەکەوم واستا. سلێمانی پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستان و شاری داهێنەری ئەدەبیە لە جیهاندا. بەڵام هونەرێکی گەورەی جیهانی نییە و بینینی هونەری جیهانی هاوشێوەش لە سلێمانی کارێکی دەگمەن و کەمە. ڕەبینە ڕەحمەت، گەلی کوردستان، سلێمانی.
لا تەوەری دووەم بەرنمەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر بابەتێک کە گوتمان ئێمە وەکو بەرنامەی ئەمڕۆ بەردەوام دەبین لە چەند تەوەرێک بەردەوام لەم بەرنامەدا دەخرێتە ڕوو لەسەر دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن ئامادەکاریەکان بۆ ساڵی نوێی خوێندن و ئەوەی کە دەنگی مامۆستایان و خوێندکاران و سەرپەرشتیارانی پەروەردەیی بگەێنینە وەزارەتی پەروەردەی حکوومەت یاریمی کوردستان کە ناڕازین لەسەر ئەم شێوازی خوێندنەی کە بڕیاریان لێداوە دەستی پێ بکەن. ئاشکرایە کە لە 27 نۆ دووسبەی بڕیارە لە نێو پۆلەکان بۆ پۆلی 12 ئامادەیی خوێندن دەست پێ بکات و لە ڕۆژی دەی دەش دیسان لە ناو پۆلا بۆ قۆناغی 1 و 2 بنەڕەتی خوێندنی ناوپۆل دەست پێ بکات بەڵام لە قۆناغی 3 بنەڕەتی تاوەکو قۆناغی 11 ئامادەی بە شێوەی ئۆنلاین و ئەلیکترۆنی دەبێت ئەمە ناڕزایەکی زۆری لێکەوتوتەوە. مامۆستایان دەڵێن لەبەرەوەی حکوومەت یاریمی کوردستان ناتوانێت شایستە دارایەکانمان دابین بکات لەبەرەوەیە کە ئەم بڕیارەی داوە ئەنەگینا ئەگەر بابەتەکە پەیوەندی بە پەتای کۆرۆنا هەیە زۆر ناوەندی لێکۆڵینەوەی زانستی جیهانی ئەویان خستووەتە ڕوو کە منداڵان ئەگەر پەتای کۆرۆناش بگرن زۆر بەکەمی دەیگرن بە قورسیش نایگرن و لە هەمان کاتیشدا لە وڵاتانی جیهان و وڵاتانی دەوروبەریشمان لە وڵاتی کوێیت لە ئەردەن لە سووریا لە ئێران لەمانە دەستکراوەوە بە خوێندن ناو پۆلەکانیش خۆ حاڵی ئەوان بۆ کۆرۆنا لە حاڵی ئێمە باشتر نییە بۆچی ئەوان دەست پێکەنەوە بۆی ئەمە ناتوانین دەست پێ بکەینەوە ئەمە ئەزمونیشمان هەبوو لە وەرزی دووهەمی ساڵی خوێندنی ڕابردوو ویستیان کە ئەم بابەت ئەلیکترۆنی ئۆنلاینە بخەنە سەر پێ بەڵام سەرکەوتوو نەبوون و لیژنەی پەروەردە و خوێندنی باڵای حکوومەت یاریمی کوردستان بۆ خۆیان داتایەکیان خستە ڕوو کە ئەم بابەتە گونجاو نییە بە پێی ئەو داتانەی کە لە بەردەستدایە. بۆ قسەکردن لەسەر هەڵوێستی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵای حکوومەت پەرلەمانی کوردستان لەسەر ئەم بڕیارەی وەزارەتی پەروەردە هەروە وەزارەتی خوێندنی باڵاش کە ئەویش بڕیارە بە شێوە ئاوێتە خوێندن دەست پێ بکاتەوە گفتوگۆ لەگەڵ بەڕێز ڕاهی ڕابەر سەید ئیبراهیم دەکەین کە ئەندامی پەرلەمانی کوردستانە و لە هەمان کاتیشدا ئەندامی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵایە کە بە شێوەی سکایپ لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان نابێ. کاکراهی ڕۆژ باش سەرەتامەوێت بۆچوونی لیژنەکەتان بزانم لەسەر دەستپێکردنەوەی خوێندن بە شێوەی ئۆنلاین و ئەلیکترۆنی هەر لە ماوەی ڕابردوودا خۆت لە چاوپێکەوتنێک کۆمەڵێک داتات خستە ڕوو کە زەمینە گونجاو نییە بۆ ئەوەی کە ئێمە لە باشووری کوردستان خود لە هەرێمی کوردستاندا دەست بکەین بە خوێندنی ئۆنلاین و ئەلیکترۆنی. ڕۆژتان باش کاگرەبین هیوادارم ئەمڕۆ ڕۆژێکی خۆش بەسەر بەرن و ڕۆژێکی تەندروست بەڕێوەکەن دیارە ئێمە وەکو لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا توێژنەوەی زانستی ناڕەزایی خۆمان دەربڕیەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە لەگەڵ ئەوە نین کە خوێندن بە ئۆنلاین بکرێت یاخود بە ئەلکترۆنی بکرێت چونکە زەمینە لەبار نییە بۆ دۆخی هەرێمی کوردستان بتوانین ئەو کارە بکەین چونکە ئەو زەمینەی کە پێویستە وەکو ئامێری ئایتیەکان لەبەردەست نییە هێلی ئینتەرنێتەکان لەبەردەست نییە گوندەکان ناتوانن لە هەمان کاتدا ئۆنلاین بخوێن و ئەلکترۆنی بخوێندوا بدا ئەوەی کە ئێمە ناڕازاییمان دەڕێبەوە بە فەرمی وەکو لایەنی تەشریعی لە هەرێمی کوردستان ناڕازاییمان دەڕێوە داوامە بەرزکردەوە لە ڕێی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بۆ سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان دواتر بۆ وەزارەتی پەروەردە لەوێ بڕیارەکەیان گۆڕی کە ئەوانەی لە پۆلی یەکی بنەڕەتی و دوو بنەڕەتین بخوێنن و ئەوانەی لە گوندەکانن کە دەبێت بچنەوە ناو قوتابخانەکان و دەتوانن بچنەوە ئێستا ئەوەی ماوەتەوە ئەوانە کە لە ناو شارن کە دەبێت بە ئۆنلاین یاخود ئەلکترۆنی بخوێنن بۆ شێوازێکی جەنابتان باستان کرد بەڵام ئێمە ئێستاش لەگەڵ ئەوە دانی چکە ئێستا خۆت ئاماژە پێکرد لە کوێت و لە ئەردن و لە ئێران و لە سووریا و لە نەرویج و لە ئەڵمانیا و لە هۆڵەندا و لە سکۆتلەندا ئەم وڵاتانە دەستیان پێکردێتەوە بەڵام جیاوازی نێوان ئەوەی کە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتەکانی دیکەی پەروەردەی وڵاتەکانی دیکە ئەوەیە یەک جیاوازی هەیە ئەویش ئەوەیە سەرپەرشتیاران ئەوانەی خوێندکاران سەرپەرشتی دەکەن یان دایک و باوک ئەو جۆرە کەسانە ئیزنیان لێوە گیراوەتەوە واتە ئەوانەی کە خوێندنیان دەست پێ کردێتەوە فاکتەرەکە ئەوەیە کە ئیزن لە خانەوادەکان وەرگیراوەتەوە ئیزن لە پەروەردەکان لە سەرپەرشتیارەکان وەرگیراوەتەوە بۆ ئەوەی بتوان بچن خوێندن بخوێنن لە هەرێمی کوردستان ئەوە بەرقەرار نەبووە بەڵکو حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە بەتایبەتی تاگلایانە ئەو قەرارەیانداوە کە دەبێت خوێندن ئۆنلاین بکرێت و ئەو خوێندانەی گوندەکانیش ئۆنلاین نەکرێت بۆی ئێمە ناڕزایمان لەو دەربڕیوە. کاکڕایم ینی بابەتەکە خۆت ئەیبینیت وەکو
ئەندام پەرلەمانەیە وەکو ئەوەی کە ئێوە لە ناو خەڵکدا من ئاگام لە چالایشەکانتان هەیە کە سەردانی بەردەوامتان هەیە خەڵک بەردەوام سەردانتان دەکات ئەنی هەموو لایەک ناڕازیە دایک و باوکەکان یانی ئەوە تا بە ئاشکرای دەڵێن ئەمە ینی لە هەرێمی کوردستان تەنهای ئەم ساڵ نییە لە 2014ەوە تاوەکو ئێستا بەردەوام خوێندن گوتویانە حکوومەت هەرێمی کوردستان وزارەتی پەروەردە ساڵی تێپەڕاندنی خوێندنە نەوەیەک دروست دەکەن ئەم نەوەیە هیچی لە زانست پێ نییە ینی ئەمە ناڕزایکی گەورەی دروست کردووە ئێوە بۆ فشارتان دروست نەکردووە لەسەر وەزارەتی پەروەردەکە گوێ لەم هەموو دایک و باوکرا گوێ لەم خەڵکانە گوێ لە مامۆستایان گوێ لە پسپۆران گوێ لە خوێنکارانەوە تا ڕێکخراوەکانی خوێنکاری بۆ خۆیان ناڕازین لەم بابەتە یەکێتی مامۆستایانیش داوای کردووە کە دیسانەوە بە خوێندنی ناوپۆلەکان دەست پێکرێتەوە ئەی وزارەتی پەروەردە بۆ گوێڕاناگرێت ئێوە بۆ فشاریان لەسەر دروست ناکەن بەڵە خۆی کاگرێمین ئێمە وەکولایانی تشعی وەکولایانی با بڵێن لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا توێژنی زانستی فشاری چونمان لەسەر وەزارەتی پەروەردە دروست کردووە بۆ ئەوەی بتوانین بە شێوازێکی تەندروست ئەم ڕێکارەیە کە دروست بە ئەم دۆخی لە هەرێمی کوردستان دروست بووە بە شێوازێکی تەندروستی پەڕێنین وە فشارەکانمان لە جێی خۆی دابن بە بڕێ ئێمەوە لەسەریشی ناوەستین وەلە پەروەردەش ئاشکرایە پەروەردە کێشەی زۆری تێدا هەر لە بیناوە هەم لە خوێندکارەوە هەم لەوەی کە مامۆستای هەم لەوانە بێژان هەم لە گرێبەستەکان یعنی کێشە یەکجارێک خەڵکە بووە بۆ نمونە لە گوندەکان قوتابخانە کەمی کردو لە شارەکان زیادی کردو یعنی ئەم جیاوازیە بۆ نمونە ئەمە یەکێک لە گرفتەکانی تر ئەوەی هێلی ئینترنێت لە گوندەکان بوونین یان گرفتەکانی تر ئەوەیە کە ئێمە لە هەرێمی کوردستان 800 جۆر پەرتووکمانەیە ساڵانە پارێکی خەیاڵی تێدەچێت ئایا ئەمە بۆ دەکرێت لە پێناو چیدا دەکرێت 800 جۆر پەرتووک لە جیهاندا بوونی نەماوە بۆ شێوازە بخوێنین یعنی کۆمەڵە گرفت کەڵەکە بوون مەسەلەن 2 دەوامی 3 دەوامی تەنانەت 4 دەوامی 5 دەوامیش بوونی هەیە لە هەرێمی کوردستان کە ئەمە کارە ساتە ینی وا بەردەوام بێت ناکرێت ئێمە ئەوها دەستەوە وەستان بۆستین بۆیە ئێمە وەکو لیژنەی پەروەردە خوێندنی باڵا دەوەتی دەست بەکار بووین کاری خۆمان کردو فشارمان دروست کردووە بۆ شێوازێک کە خەڵکی هەرێمی کوردستان دەخوازێت و لە بواری ئەوەی کە ئێستا خواستی هاوڵاتیان و خوێندکاران و مامۆستایانە ئەوەیە کە ئێمە بتوانین لە هۆڵەکانی خوێندن درێژ بە خوێندن نەک لەسەر ئایتی و کۆمپیوتەر لەسەر ئامێرەکانی ئایتی وەکو کۆمپیوتەر و لاپتۆپ و ئایپاد و ئایفۆن و ئەو بابەتانە چونکە زمینی نەرخساوە بۆ ئەوی بتوانین بە ئۆنلاین و بە ئەلکترۆنی بخوێنین بۆ نمونە لە هەرێمی کوردستان لە ساڵ 63 خەڵک ئامێری پێشکەوتووی ئایتی نیە وەکو کۆمپیوتەر و لاپتۆپ و ئایپاد لە ساڵ 20 خەڵک خەتی ئینترنێتی نیە لە ماڵەوە ینی ساڵ 54 خەڵکی ئینترنێتی لە ماڵەوە لە ساڵ 20 خەڵک ئامێرەکەی نیە ئامێری پێشکەوتووی و زیرەکی نیە موبایل نییە یعنی ئێمە دەبێت ئەومان لەبەرچاو بێت ئێمە چی دەکەین چی هەنگاوێک دەنێ بووە وەزارەتی پەروەردەشت ئێمە چەندین جا لەگەڵیان کۆبنێتەوە کە ئێمە ناڕازین دەربارەی ئەوەی ئەو ڕێگایان کردوتە بەر و توانیویانێت تا حەدێک لە گوندەکان مەکتەبەکان بکەنەوە لە بنەڕەتی پۆلی 1 و 2 بیکەنەوە بەڵام ئێستا ئێمە هەر گرفتمان هەیە لەگەڵیان و فشار مەخسوسە بۆ ئەوی بەردەوامی بتوانین بە تەواوەتی بکەینەوە کاغرێبی شتێک زۆر گرنگەیەویش ئەوەیە کە لە هەرێمی کوردستان ڕاستە دۆخی تەندروستی دەبێت لە بەرچاو بگیرێت بەڵام لەوەش زیاتر دەبێت ئەوە لە بەرچاو بگیرێت کە پەروەردە کایەکی گرنگی بوارێکی گرنگی ئینسان و مرۆڤەوە دەبێت پەرەی پێ بدەین ناکرێت لەبەر نەخۆشیێک و یاخود تەندروستێک ئێمە ڕای بگرین ئەمە لە سکۆتلەندا هەیە ئەمە لە ئەڵمانیا هەیە ئەمە لە هۆڵندا هەیە ئەمە لە کوێت هەیە لە ئەردن هەیە لە ئێران هەیە لە سووریا هەیە ئەمانە تەنانەت لە تورکیاش خوێندن دەست پێکراوەتەوە بە ئینجازەی ئەو سەرپەرشتیاران و ئەوانەی کە دایک و باوکن لە پۆلی 1 ئەوانە دەستیان پێکردێتەوە بۆی بتوانن کاری خۆیان بکەن بۆ پەروەردن دەوەستن کاکڕاهی بابەتەکە پەیوەندی بەوە هەیە کە حکوومەت هەرێمی کوردستان توانای دابینکردنی موچەی مامۆستایانی نییە یا بابەتەکە پەیوەندی بە ڕێکارە تەندروستیەکان هەیە چونکە ئەوە من بەیاننامەی مامۆستایانی ناڕازیم لایە دەڵێن ئەگەر بێت و داواکاریەکانمان جێبەجێ نەکرد لە پێدانی موچە لە دیاریکردنی ئەو موچانەی کە بە ناوی پاشەکەوتکراو نەدراون و لێبڕین دراون هەروەها دەستپێکردنەوەی پلەبەستکردنی مامۆستایان و فەرمانبەران ئێمە ناچینەوە ناو هۆڵەکانی خوێندن ئەگەر بۆ نە 27 نۆش کە پۆلی 12 دەست پێ بکات و دەی دەشت پابندیش ناینبین بە ئۆنلاین و ئەلکترۆنیش دوێنێش مامۆستایانی بەڕێوبەری خوێندنگاکانی ئامادەیەکان لە گەرمیان بە فەرمی ڕایان گەیاند کە بە هیچ جۆرێک لە ڕۆژی 27 نۆگەر حکوومەت نێ بەدەم داواکاریەکانە و موچەی تەواویان پێنەدا بەبێ لێبڕین و 30 ڕۆژ جارێ موچان پێنەدا ئەوان ناچنەوە ناو هۆڵەکانی خوێندن و دەرگای خوێندن ناکەنەوە بابەتەکە پەیوەندی بەوەیە حکوومەت توانای دابینکردنی شایستەداریەکانی مامۆستایانی نییە
یان کۆرۆنای کردووە بە بیان و خۆی کاگربی ئێمە لە ناوچەیەکداین کە هەمیشە بوارە زانستیەکانیش بە سیاسی دەکرێن بە دڵنیایی ئێمە وەکو لیژنەی پەروەردە بە حتمی دەزانی کە لایەنێکی سیاسی تێدایە خاڵێکی خەسڵەتێکی سیاسی تێدایە کە بۆتە هۆی ئەوەی کە خوێندن بە ئۆنلاین و ئەلکترۆنی بکرێت بەڵام بە دڵنیاییەوە کۆرۆناش دەوری خۆی هەیە و ئەوان زیاتر تاکید لەوە دەکەنەوە کە کۆرۆنا بابەتە ئەسڵەکەیە و ڕەنگە بابەتە ئەسڵەکەش بێ بەڵام بە دڵنیایەوە ئێمە پێم وایە خەسڵەتی سیاسیش تێدایە خەسڵەتی ئابووری تێدایە بەس ببوورە کاک ڕاهی ینی ئەگەر بابەتەکە تەنها کۆرۆنا بێ ینی خۆ لە سووریا و ئێران ئێمە وەزەمان خراپتر نییە ینی وەز ئێوانی شەمان وەزی ئێمەیە لە ڕووی دارایی و لە ڕووی ژێرخانی بۆ نمونە خوێندن بڵێ ئێمە لە ئێران و سووریا بڵێن باشتریشین نەک ئەوەی کال چونکە هەندێک گوندی ئێران هەیە خۆمان بۆ خۆمان بە چاوی خۆمان بە تایبەتی لە ڕۆژەڵات بینیمان کە لە چ خوێندرگایك و لە چ شوێنەکە دەخوێنن ینی ناکرێ ڕێنمایە تەندروستیەکان بە جێبەجێکردنی ڕێنمایەکان لە ناو خوێندنگاکاندا خوێندن دەست پێ بکاتەوە وەکو بناڵێم وەکو ئەڵمانیا باوەکو ئێران و سووریا ڕاستە ئێمەش لەگەڵ ئەوە داین بە دنیاییەوە بەڵام جنابەت پرسیاری ئەوە کرد ئایا ڕەهەندێکی سیاسی یاخود ڕەهەندێکی حکومڕانی هەیە ئێمە پێمان وایە بوونی هەیە ڕەنگە ئەوە دەورێکی سەرەکی هەبێت لەوەی کە خوێندن دوا بخرێت لە قوتابخانەکە و لە ئۆنلاین و ئەلکترۆنی دەست پێ بکرێت بۆیە ئێمە پێمان وایە بەو شێوازەیە وەکو جنابەت ئاماژت پێکرد لە ئێران و سووریاش دەست پێکراوەتەوە بەڵام بە ڕەزامەندی سەرپەرشتیاران بە ڕەزامەندی دایک و باوکان دەست پێکراوەتەوە ئێمەش پێمان وایە ئەگەر دایک و باوکان لە هەرێمی کوردستان چونکە ئێمە نێدرایەتی هەموو خەڵکی هەرێمی کوردستان دەکەین بەڵام دایک و باوکان نێدرایەتی منداڵی خۆیان دەکەن دەتوانن ڕگەیان پێ بدەن ئایا لە خوێندنگاکان دەست پێ بکەنەوە ئەگەر ڕەزامەندیان فەرموو ئەوە دەتوانن بچون ناو قوتابخانە ئەگەر ڕەزامەندیان نەفەرموو ئەوە دەتوانن ئۆنلاین دەست پێ بکەن بۆیە دەبێت ئەم بڕیارە بگەڕێتەوە بلای سەرپەرشتیاران لای دایک و باوکان وەکو ئەوەی لە سووریا کراوە وەکوی لە ئێران کراوە ئێستا لە ئێران بۆ نمونە کاک ڕێبین چونکە دراوسێمانە ڕەنگە لە ئێمە نزیکتر بن ژینگەکەیان لە ئێمە نزیکتر بێت دایک و باوکان لەوێ پرسیان پێکراوە ئایا بخوێنن یاخود نەخوێنن دواتر زۆنیاندا بەش کردواتە ناوچیان هەیە لە ناو ئێراندا زۆنی سوور هەیە واتە خەتەرە لە کۆرۆناوە زۆنی زەرد هەیە کە ئایا ئاساییە بخوێنن ینی ئەمانە زۆنە بە زۆن کراوە ئایا ناوچەیەک باشە یان خراپە ینی لێکدانەوەی بۆ کراوە ئێمەش دەتوانین بە شێوازە بکەین چ ناوچەیەک خراپە کۆرۆنا و مامۆستایان و ناتوانن بخوێنن و دایک و باوکان ڕێگە پێ نادرێت دەتوانن ئێمە دوای خێن و بکەین بە ئۆنلاین ئەگەر لە ناوچەیەکی دیکەش لە هەرێمی کوردستان دایک و باوکان ڕەزامەندیان فەرموو ئەو دەتوانن زۆر بە ئاسایی بخوێنن و بدەبێ قرارەکە بگەڕێتەوە سەر ئەوەی کە ئایا دایک و باوکان ڕێگەی پێ دەدەن یان ئەوە داواکاری سەرکی ئێمە لە وەزارەتی پەروەردەوە ئێمە کارمان لەسەر ئەوە کردووە داواشمان کردو کە مۆڵەتەکە بگەڕێتەوە لای مامۆستایان و لای دایک و باوکان سەرپەرشتیان بۆ هۆی کارەکانی خۆیان ئەنجام بدەن. کاک ڕاهی زیاد لەو بابەتانەی کە ئەو داتانەی کە تۆ خۆت خستە ڕووم لەسەر ئەوەی کە زەمینە سازی نییە بۆ ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا خوێندن بە شێوەی ئۆنلاین و ئەلکترۆنی دەست پێ بکرێت ئێوە ئەمەتان بۆ وەزارەتی پەروەردە نەوگوتووە کە ئێستا خۆیان بەڕێوەبەرایەتی پەروەردەکانیان سەرپشت کردووە لەوەی کە لە هەر گوندێک ئەگەر بێت و هێڵی ئەنتەرنێت نەبێ و ژمارەی خوێندکارەکان زۆر نەبێت لە ناو پۆلا دەتوان دەستکەنەوە بە خوێندن بەڵام گوندەکانمان قۆناغی 1 تا 6یان تێدایە ئەگەر هەندێک گوند هەیە کە زۆر قەرەباڵقیش بن دەگات تا قۆناغی 9 ئەی ئەو خوێندکارانەی کە لە پۆلی لە ئامادەین چۆن ئەوان بتوانن هێڵی ئەنتەرنێتیان نەبێت بەگومان هاتوچۆی ناو شارەکان دەکەن ئێستا کە بۆ خوێندن ئەوانە چۆن بتوانن خوێندنیان بەڕێ بکەن یاخود ئێمە کارەبا لە وەرزی زستاندا کارەبا لای ئێمە زۆر کەمە تۆ کە کارەبات نەبێت چۆن دەتوانی ئەم پێداویستیانەی خوێندکار پڕ بکەیتەوە یان ماڵێک بە 6 منداڵی هەیە چۆن دەتوانێت لەم زروفە داراییە کە تۆ موچەکەی بەو شێوەیە پێدەدەی چۆن دەتوانێت 6 ئامێری ئایپاد یان مۆبایل یان هەر کۆمپیوتەر بۆ منداڵەکانی دابین بکات ئەمانەتان نەخستوتە ڕوو پێتان نەوتون ئەمە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە زیاد لەوەی کە داتاکەی خۆشتان هۆکارن بۆ ئەوەی کە ئەم بابەتە سەرکەوتوو نەبێت لە ناو هەرێمی کوردستاندا کارم خۆی من لە سەرتا و ئاماژەم بۆدا کە زمینە لە بارنی لە هەرێمی کوردستان ئەم ڕێگرایە مگرێنی باید بۆ ئەوەی ئۆنلاین و یاخود بە ئەلکترۆنی ئێمە خوێندن بکەی لە هەرێمی کوردستان لەبەرەوەی ئەو نمونانەی کە جەناوت باسە کردووە ئەو پێویستیانەی کە ئێمە پێویستمانە بۆ خوێندنی ئۆنلاین و ئەلکترۆنی بوونی نیە لە هەرێمی کوردستان یعنی ئێمە ناکرێت بە زۆر بیستەسبێنی بەسەر هاوڵاتانی هەرێمی کوردستان بەسەر خوێندنگاکان بەسەر مامۆستایان بەسەر دایک و باوکان یعنی ئێمە بە داتا
بۆ وەزارەتی پەروەردەمان ڕووکردەوە کە ئێمە ناتوانین ئەمە بکەین وەکو حکوومەت و وەکو پەرلەمانی کوردستان ناکرێت ئەمە ئەنجامی لەبەرەوەی زمینەکە لەبارنێ کە لە باریشنی ناکرێت بە زۆر ئێمە خەڵک وا لێ بکەین بە ئۆنلاین و بە ئەلکترۆنی بخوێنن بۆی ئێمە بەردەوامی لە فشاری خۆمان و بە داتاش خسمانەتە ڕۆوە داتاکە سێرەکە لەوەدای کاگراکەی حکوومەتی هەرێمی کوردستانی خۆیەتی ئێمە نییە یعنی داتاکەی وەزارەتی پلاندانانە باسی لەوە کردوکە لە ستا 600 خەڵکی هەرێمی کوردستان ئامێری پێشکەوت و ئایەتی نییە لە ستا 20 خەڵک مۆبایلی زیرەکی نییە لە ستا 54 خەڵک هێلی ئینتەرنێتی نییە ئامارەکەی ئێمە نییە ئەوانە کە ئێوانیشە دەبێت ئەوان دانی پێدامێکە ئەمە بوونی هەیە لە هەرێمی کوردستان زمینە لە بارنی بۆی بە ئۆنلاین کاگڕای بابەتێکی دیکە خوێندنگە ناحکومیەکان و پەیمانگە ناحکومیەکان و زانکۆ ناحکومیەکانن. چیتان کردو بۆ ئەوەی کە کرێی خوێندن لەو شوێنانە کەم بکرێتەوە چونکە ساڵی ڕابردوو وەرزی دووەم تەنها 1 مانگ خوێندن کرا بە بڕیارێکی وەزارەتی پەروەردە تەنها لە ساعدەی داشکێنرا کە تۆ دەبوو لە ساعت زیاتریشی دابشکێنرێ لەبەرەوەی تۆ لە وەرزێکی خوێندن تا تەنها 1 مانگ بۆ لەگەڵ ئەو سەڵ لە ساعدێش زۆر لە خوێندنگە ناحکومی و پەیمانگە و زانکۆکان پێوی پابەت نەبوون گوتیان لەبەرەوەی کە ئێمە پێشووتر ئۆفەری ترمان هەبووە هەرچەندە وەزارەتی پەروەردە دیسانەوە نووسراوی دەرکردەوە کە تۆ ئۆفەری پێشووترت هەبووە پەیوەندی بەمەوە نەبووە ئێستا لەبەر خوێندن ئەبێ دابشکێنرێت قسەتان نەکردووە لەسەر خوێندنگە ناحکومیەکان ئەوانش پێویستە کرێی خوێندنیان تیا دابشکێنرێت کاگرێبی خۆی ئێمە دوو باری پەروەردەیمانەیە لە هەرێمی کوردستان بارێکیان پەروەردەی وەزارەتی پەروەردەیە باری تریان خوێندی باڵایە خوێندی باڵا پێویستە بە زانکۆکانەوە و پەروەردەش پێویستە بە قوتابخانەکانەوە و بە پەیمانگە ئەهلیەکانی کە سەر بە پەروەردەن ئەمانە دێمە وەکو پار ئاماژەم پێکردو پار با بڵێن وەزیری پەروەردە ئاماژەی بۆ دەکا ئەو دەسەڵاتی نییە کە بتوانێت لە قوتابخانەکان لە ئەهلیەکان بتوانێت ڕێژەی کرێ کەم کاتەوە لەبەرەوەی یاسا ڕێگەی پێنەداوە دوای ئەوەی کە مناقەشەمان کرد و بۆ ماسەلمان کە دەتوانێت بیکات چکە وەزیری پێشووتریش کرد بووی و ڕێنمایی لەبەردەستە ئەو پێی وا بووکە بە پێی ڕێنمایی ژمارەیەکی 2016 لە مادەی 65 کە ئاماژە بۆ دراوە ناکرێت دەستکاری کرێی خوێندن بکرێت ئێمە پێما وا بوو کە لە یاساکە داهاتوە کە ڕێنمایی بەدەست وەزارەتی پەروەردەیە لە یاساکە لە یاساکەی پەرلەمانی کوردستان کە ژمارە 4 2012 ئاماژە بەوە دراوە کە وەزارەتی پەروەردە دەبێت ڕێنمایی دەرکات واتە لە یاساکە ناهاتوە کە ناکرێت دەستکاری کرێی خوێندن بکرێت بەڵکو لە ڕێنمایی وەزارەتی پەروەردە خۆی داهاتووکرێت ناکرێت دەستکاری بکرێت بۆی دەتوانرا گۆڕانکاری بەسەردابێنێت و جاریش گۆڕانکاری بەسەرداهات لە سادەی داشکێنرا کە دەبایە زۆر زیاتر سەبارەت بە زانکۆکانیش ئێمە وەکو لیژنەی پەروەردە خوێندی باڵا زەخمان لەسەرەوە کردووە ساڵی پات کە دەبێت کرێی خوێندن کەم بکرێتەوە و دواتر ئەو بڕیارە هات کە کرێی خوێندن کەم بکرێتەوە و بۆ شێوازە ڕوویدا ئەم ساڵیش ئێمە تاکید دەکەینەوە کە فشار دەخینە سەر حکوومەتی هەرێمی کوردستان و لەلایەن خۆمان وەکو لایەنی تەشریعی هەرێمی کوردستان کاری خۆمان بەجێ دەهێنین بۆی بتوانین کرێی خوێندن کەم بکەینەوە بە تاکیدی گفتوگۆتان لەسەر و بابەتە کردووە لەگەڵ وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندی باڵا کە ئەگەر بێت و لە دەش خوێندن دەست پێ بکرێتەوە ناو پۆلەکانیش بێ ئەوە هەر دەبێت کرێی خوێندن کەم بکرێتەوە لەبەرەوەی خوێندن دواکەوتووە ئێمە وەکو لایەنی تشریعی بەردەوام لەگەڵ لایەنی جێبەجێکان لە کارداین بەردەوام باغێشتی دەکەین و پەرلەمانی کوردستان بەردەوامیش داوامان لەوە کردووە کە کرێی خوێندن کەم بکرێتەوە دڵنیاییش و ناوەڕاستیوە دڵنیاشم ئەنجامی دەبێت کرێی خوێندن کەم دەبکرێت باش کاگڕایی دەبێت لە کۆتایی بەرنامەکەیە ئەو پرسیارە بکەم ئێوەکو ئەندامێکی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پارلەمانی کوردستان چ پێشنیارێکتان هەیە بۆ ئەوەی کە شێوازی خوێندن بەو شێوازە دەست پێ بکرێتەوە چونکە وەکو خۆت گوتوت ناوەندەکانی خوێندنمان زۆر قەرەباڵخە ئەگەر بۆ خوێندکارانی قۆناغی بنەڕەتیش زۆر مەترسی کۆڕۆنا نەبێت بەڵام بۆ ئامادەی هەیە تۆ لەگەڵ کام پێشنیارزانەی کە سێ ڕۆژ دەوام بێت یاخود شێوازێکی دیکەی خوێندن پێڕەو بکرێت یاوەکەوەی کە ئاوێتەیە لە ناو وەزارەتی خوێندنی باڵات لەگەڵ کام پێشنیارایی کە خوێندن دەست پێ بکاتەوە و هەنگاوی داهاتووتان چی دەبێت بۆ ئەوەی کە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بێتە سەڵ هێڵ ئەم جۆرە خوێندنەی کە ئێستا بڕیاری لێداوە پاشگەز بێتەوە لە بڕیارەکەی خۆی کاگڕێبین هەرێمی کوردستان ئێستا کۆمەڵێک بیرۆکە هەن بۆ ئەوەی خوێندن بەردەوامێت چ بە ئۆنلاین چ بە ئەلکترۆنی چ بەناو پۆل ئێمە وەکو فراکسیۆنی چێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان بیرۆکەی خۆمان هەیە دیارە ئێمە لە لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا کۆمەڵێک
لە یەکێتیەکان پێکاتون کۆمەڵێک لەلایەنەکانی دیکە پێکاتون بەڵام ئێوە وەکو فراکسۆری خۆمان کە ڕێژەمان زۆرینە نییە لە پەرلەمانی کوردستان لە ناو لیژنەکەش زۆرینە نییە بەڵام بیرۆکی خۆمانەیە ئەویش ئەوەیە کە دەبێت قەرار بگەڕێتەوە بۆ دایک و باوکان و سەرپەرشتیاران بۆی ڕێگە بدەن ئایا بچنەوە ناو هۆڵەکانی خوێن یاخۆ ڕێگە نەدەن بۆ ئەوی قەرارەکە لای ئەوان بێت چۆن لە ئێران ئەمە کراوە چۆن لە ئەڵمانی ئەوە کراوە چۆن لە تورکیا کە ئێستا قۆناغی بنەڕەتی دەستی پێکردێتەوە ڕێگە بۆ دراوە ئایا دایک و باوک ڕێگە پێدەدەن یان نا چونکە ئێمە لە هەرێمی کوردستانی ئەم بناغەیەمان نییە کە بتوانین کاری خۆمان ئەنجام دەین لە ڕووی ئەوەی کە ئۆنلاین و بە ئەلکترۆنی بکرێت کە ناشکە کە خەڵکی هەرێمی کوردستانش ترسی لەوە هەیە لەوەی کە کۆرۆنابوونی هەیە یا وەزارەتپەروەردە ترسی لەوە هەیە کە کۆرۆنابوونی هەیە دەکرێت ئێمە قەرارەکە بگەڕێنەوە بۆ دایک و باوکان لەوێ ئەوان قەراردەن چ لایەنێکیان پێ باشە ئایا پێیان دەکرێت پێیان هەڵدەسوڕێ ئەوان لە هەرێمی کوردستان بتوانن سێ ئایپەد بۆ سێ منداڵی خۆیان بەرپا بکەن یان دەتوانن بچنەوە بەر دەرگای خوێندن و بتوانن بچنەوە هۆڵەکانی خوێن لێ خوێندن ئەنجام بدەن ئێمە لەگەڵ ئەو بیرۆکەی داین چونکە ئێمە لەگەڵ ئەو بیرۆکەیەشدا نین کە مامۆستایان پێشنیاران کردو کە سێ بە سەیە چونکە ئێمە بینای قوتابخانەمان زۆر کەمە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە گوندەکان و ئێمە تا ئێستا 2 دەوامی 3 دەوامی 4 دەوامی تەنانەت 5 دەوامیشمان ماوە لە هەرێمی کوردستان نزیکەی 1400 قوتابخانە میوانن واتە میوانی قوتابخانەکانی دیکەن نزیکەی 194 قوتابخانە لە کرێدان واتە ئێمە ئەوەمان لەبەر دەستنانێک کە ئێمە 3 ڕۆژ بە 3 ڕۆژ بکەین بۆیە وەکو فراکسیۆنی شێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان ئەو بیرۆکەیەمان هەیە کە بگەڕێتەوە قەرارەکە بگەڕێتەوە لای سەرپەرشتیاران و دایک و باوکان بۆ ئەوەی کارەکانی خۆیان ئەنجام دەن و بتوانین کارەکەیان سەرکەوتو بکەین. کاگڕای زۆر بە کورتی ئەگەر وەڵامم بیتەوە هێندەیەوە ئاگادار بنجگە لەو بودجەی کە دابین کرا بۆ خۆپارێزی ئەو بودجەی وازان بودجەیەکی زۆر کەمە بۆ هەموو ناوەندە خوێندنانە ناتوانرێت ئەو بابەتە جێبەجێ بکرێت بودجەی دیکە دابین کراوە بۆ ئەوەی بۆ چاپکردنی کتێب بۆ دەستپێکردنەوەی خوێندن کە خوێندنگاکان پێویستیان پەرۆبەراتی پەروەردەکان پێویستیان بە بودجەیەک هەیە کە لە بەردەستیان نابێت ئامادەکاری کراوە بۆ پۆلی 12 و 1 و 2 ئەگەر بڕیار بێ ئەوانیش دەستکەن بە خوێندن. بەڵێ دیارە لەوەتی بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت لە پەرلەمانی کوردستان لە ساڵی 2013 بە شێوازێکی جیاواز گوژمە تەرخان دەکرێت بۆ ئەوەی پەرتووک چاپ بکرێت بەڵام تاکو 2012 نزیکەی 178 ملیار دینار سەرف کراوە بۆ ئەوەی پەرتووک چاپ بکرێت دوا بەدوای ئەوە کە بە ڕێژە کراوە بە ڕێژە جاروبار گژمەیەک تەرخان کراوە بۆی پەرتووک چاپ بکرێت بەڵام لە ئاستی پێویستدا بوونی نییە و ئەم جارش لەگەڵ وەزارەتی پەروەردە هەفتەی داهاتوو کۆبوونەوەمانەیە بۆی بتوانین کارەکانی خۆمان ئەنجام بدەین بتوانین ئەوە پێویستی کە لە هەرێمی کوردستان پێویستە ئێمە ئەنجامی بدەین بتوانین پەرتووکەکانیش چاپ بکرێت و بۆ ئەم ساڵ کە ئێستا دەست پێ دەکرات و کێشەی پەرتووک بوونی نییە بەڵام بە ساڵەکانی ئایندە ڕەنگە ئێمە دەبێت پێشتر پێشوەخت خۆمان حازر بکەین بۆی ئێمە هەفتەی داهاتوو کۆبوونەوەمانەیە لەگەڵ وەزارەتپەروەردە بۆی دە ساڵەکانی ئایندە ئێمە چی بکەین بۆ پەرتووکەکان چونکە ناکرێت ئێمە 800 جۆر پەرتووکمان هەبێت لە هەرێمی کوردستان و بەم شێوازەش بەو ڕێژەیە بەردەوام بین. زۆر سپاس بۆ بەڕێز ڕاهی ڕابەر سەید ئیبراهیم ئەندامی پەرلەمانی کوردستان و ئەندامی لیژنەی پەروەردەی خوێندنی باڵا کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان نبووی وادارم ببنە دەنگی هەموو لایەنەکان بیگەێنن کە هەم بە شێواز ئەم شێوازی خوێندنەی کە وەزارەتی پەروەردە بڕیاری لێداوە کە بڕیارێکە کە جێگەی ناڕزایی زۆر لە سەرپەرشتیاران و خوێندکاران و مامۆستایانە کە پێداچوونەوە بۆ بڕیارە بکرێت. زۆر سپاس بۆی کە تاوەکو ئێستا بینەرمان بوون سپاس بۆ هاوکارانم بگە و بابەتەکانی بەرنامەی بڕۆوان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە هەشاد و تەندروست بن و خواتان لەگەڵ.